الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. برزان سلامي خواهي قولتان لبت خۆشەویستان معنوی بەڕێستانە کە ئەیکێ لەو بابەتانی ئەمڕۆ عالەمی ئیسلامی بەتایبەت ناوەندە ئاینەکان و زانایانی شەرعزان پێوەی مەشغوڵن بریتیە لەو بابەتە نوێیانی کە ڕۆژانە دێتە گۆڕێ و پێشتر لە نێو عالەمی ئیسلامیدا بەو شێوازە نەبووە بۆیە زانایانی سەرقاڵ کردووە بەخۆیەوە کە لە ڕوانگەی دینیەوە لە ڕوانگەی شەریعەتی ئیسلامەوە چۆن تەئسیلی بکەن چۆن باسی بکەن و ئەو یاسا و ڕێسا و بنەماگشتیانی کە لە ئاینی پیرۆزی ئیسلاما هەیە تا چەند ڕێگە بەم کارە نوێیانە ئەدات کە وەکو عەرزمکردن لە زۆربەیان لە دەری عالەمی ئیسلامی سەر هەڵ ئەدەن پەیدا ئەبن و دواتر دێنە نێو ئومەتی موسڵمانەوە. یەکێک لەو بابەتانە بریتیە لە ڕێکارە جوانکاریەکان یا خۆت نەشتەرگەری جوانکاریەکان یا بەگشتی کارە جوانکاریەکان واتە چ نەشتەرگەری بێت چ غەیری نەشتەرگەری بێت. معنوی بەڕێستانە طب بابەتێکی کۆنە و شتێکی نوێ نییە بەڵام بەپێی زەمان و مەکان و تەتەوڕات ئەویش تەتەوری کردووە. مەسئلەی جوانکاری یاخود دەستکاریکردنی ئەو تەشەوهاتەی کە لە مرۆڤدا هەبووە هەر لە کۆنەوە باس کراوە. ئەبوقراتی یۆنانی 400 پێش زاین کە بە ئەبوط طب ناو ئەبرێت زانایەکی گەورەی پزیشک بووە باسی هەندێک ڕێکاری جوانکاری ئەکات لەوانە چاکردنی دەمولێوی قڵشاو و هەندێک ئەندامی دیکە کە لە سگماکەوە تووشی تەشەوه ئەبن. ئەو بەکری ڕازی کە تەبیبێکی موسڵمان بووە لە سەدەی 4 کۆچیدا ژیاوە ئەویش باسی هەندێک کاروباری جوانکاری کردووە کە لەو زەمانی ئەودا و پێش ئەوە لە نێو خەڵکدا باو بۆ کراوە. بەڵام بەگشتی هەموو تەبیبە کۆنەکان ئەو باسی خواستی کە کردویانە لەسەر مەسئلەی جوانکاری پەیوەندی هەیە بە لابردنی تەشەوهات واتە مرۆڤێک هەر لە زگماکەوە هەندێک عیب و عاری تێدایە یا بەهۆی حادیثەیەک ڕووداوێک ئەندامێک یا زیاتر لە ئەندامێکی لاشەی تووشی عیب و عار دەبێت. لابردنی ئەمانەیان باس کردووە. بەڵام دیارە خۆتان ئەزانن وەکو خوێندکاری کۆلێجی پزیشکی ئەوەی کە ئەمڕۆ هەیە لە عالەمدا بەشێکی زۆر کەمی ئەمەیە. بەشە زۆرەکەی ئەوەیە کە مرۆڤەکان ڕازی نین بەو لە شولاری کە هەیەە بە چەند ئەندامێک یا ئەندامێک بۆیە بڕیار ئەدەن بە دەستکاریکردنی بە گۆڕانکاری تێیدا. ئەسڵی بابەتەکە بریتە لەمە خەلەلەکە لێرەدایە وی لا ئەو بەشی یەکەمی وەکو عەرزمکردن هەر لە کۆنەوە هەبووە لە پێش ئیسلامدا هەبووە و لە زانانی موسڵمانیش باسییان کردووە. پێش هەموو شتێک خۆشەویستان ئێمە گرنگە بزانین کە خوای پەروەردگار مرۆڤی لە جوانترین شکڵ دروست کردووە. بۆیە ناکرێت مرۆڤ پێی وابێت کە ناشرینە یا وا نەبوایە جوانتر بوو. ئێوە هەمووتان وەکو عەرزمکردن لە کۆلێجی پزیشکین بیرکەرەوە ئەو ئەندامانەی لاشت کە هەیە دەمت لوتت چاوت برۆت لە غەیری ئەم شوێنەی کە هەیە لە کوێی دیکەدا بوایە جوانتر بوو یا لە ڕووی علمیەوە باشتر بوو. پێم وانییە هیچ مرۆڤێک هەر ئاینێکی هەبێ بیر لەوە بکاتەوە لە ڕووی زانستیەوە کە شوێنی ئەندامەکانی ئەگەر جیاواز بوایە لەمەی کە هەیە باشتر ئەبوو یاخود جوانتر ئەبوو. بۆیە دروستکردنی مرۆڤ وایە کە لە جوانترین شکڵ و شێوە و هەندەسەدا دروست کراوە. خاڵی دووهام جوانی ڕواڵەت جوانی ڕوخسار بەشێکی زۆر کەم لەو جوانیانەیە کە مرۆڤ لە حیاتی خۆیدا پێویستی پێیەتی. هەر بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە باسی زەواجەکە بەنسبەت هەردوو ڕەگەزەوە دیارە هەرچەند خیتابەکان زۆربەی لە زبانی عەرەبیە واتە پێش ئاینی ئیسلامیش زبانی عەرەب خیتابەکان زۆرتر بۆ نێرە بەڵام بۆ نێر و مێ هەڵمان ئەنێ کە ئەو کەسەی ئێمە دەستنیشانی ئەکەین هەوڵ بین ئەوە بێ کە دیندارترینە. هەرچەند لە نەسەکەیە باسی جانبی جوانیش ئەکات بەڵام هەڵمان نانێت کە ئێمە تەنها لەبەر خاتی جوانیەکە بڕیار بدەین. بۆیە هەر کەسێک لە ئێمە نێریان مێ کاتێک کە زەواجەکەین بەتایبەت بەنسبەت پیاوانەوە کاتێک کە زەواجەکەن هەتا مانگێ 2 مانگ 3 مانگ ئەو پەڕی ساڵێک پرسیار دەکرێت هاوسەرەکەی جوانیان بەعکسەوە. بەڵام دوای مدەیەکی زۆر کورت ئیتر باسی جوانی ڕوخسار نامێنێت. جوانی ناخ ئەو جوانیە کە لە نێو خەڵکیدا و لە شەریعەتی خواشدا زۆرترین گرنگی پێدراوە. تۆچیەکی لە مرۆڤ ئەگەر شکلی لە منتەها دەرەجەی جەمالا بێ بەڵام خولوقی لە خولوقی مرۆڤ نەچێت
مرۆڤێک کە نەتوانی سەعاتە لەگەڵ یا بژی، مرۆڤێک کە لەگەڵ دایک و باوکی خۆیان وەفای نەبێت، مرۆڤێک کە پەنا بەرێتە بەر لە ناوبردنی منداڵی خۆی وهاکەذا ئەوەی کە خۆتان نەزانن. بۆیە دەیان شێوازی جوانی هەیە، دەیان تەنها یەک صفەت لە مرۆڤدا کە دەستپاکی بێ، کە ئەمانەتپارێزی بێ، کە ڕازگۆیی بێ، کە وەفا بێ، تەنها یەک صفەت کە دەیان صفەتی ئاوامان هەیە، تەنها یەک دانە لەمانە بە تەنها گرنگتر لە جوانی ڕوخسار. بۆیە بۆچی ئەبێ مرۆڤەکان بیر لەوە نەکەنەوە کە چۆن خۆیان پەروەردە بکەن، چۆن ناخی خۆیان جوان بکەن، چۆن وا بکەن هەندێک ئاکار و ڕەوشت کە هەیەە جا بۆیان ماوەتەوە یا لە پەروەردەی عایلەی ئەوانە هەبووە، بۆ وا نەکەین ئەمانە بگۆڕین، بۆ یەکسەر بیر لەوە بکەینەوە کە چۆن فڵان شوێنی خۆمان بچوێنین لە فڵان کەس، فڵان یاری چی، فڵان ڕۆژنامەنووس، فڵان نازانم گۆرانی بێژ ئیلی ئاخری. و بەتایبەت بەڕێزان میلەتی ئێمەی کورد بەداخەوە ئەمە جێداخە میلەتێکین کە حەزمان لە چاولێکەریە، چاولێکەری. یعنی ئەگەر خۆتان متابعتان کردبێ گەڕابێتن کەم میلەت هەیە لە دنیادا بەخەر میلەتی کورد حەزی لە چاولێکەری بێ. دەیان میلەت هەیە لە ئێمە پێشکەوتوتر، دەوڵەمەندتر، خوێندەوارتر، یعنی ئەگەر ڕێزما خەڵکێک هەیە بیجامە لە پێیە، نعلی لە پێیە، لە وڵاتان ئەیبینی 4-5 زمان نەزانێت. تۆ پێت وایە ڕەنگە ئەمە کەسێکی زۆر اعتیادی بێت، بەڵام بەرزترین بڕوانامی هەیە. بەڵام لەناو ئێمەدا وانییە مەسەلەی کبر، مەسەلەی خۆبەزلزانین و لە خۆگۆڕان و لە خۆباییبوون و حەزکردن بە خۆ چواندن بە خەڵکەوە ئەمە نەخۆشیەکە لەناو میلەتی کووردا زۆر باوە. و من پێش ئەوەی باسی ئەسلی مەسئلەکەش بکەم معنی وەکو ئامۆژگاریەک بۆ ئەوەی بەڕێز خۆشەویستان کە ئێوە لە کۆلێجی پزیشکین ئاشکرایە کە بەرزترین نمرەکان لە وڵاتی ئێمە و لە زۆرێک لە وڵاتانی دنیا لە کۆلێجی پزیشکی وەرئەگیرێت بە مختلفی بەشەکانیەوە. یعنی هەوڵ بدەین ئاکارەکانمان جوان بێت. کەم وایە لە وڵاتی ئێمە چی وەلای پزیشکی لەبەرت هەستێ، کەم وایە ژمارەکەیت باتێ بڵێ طەبیعیە بەیانی، دوو بەیانی، سێ بەیانی، هەر ئیشێکت بوو پەیوەندیم پێوە بکە. من برادەری خۆم هەیە پزیشکە، فەحسم لای کردووە، ئەو ڕۆژە نەتیجەکەی تەواو نەبوو، وتم بەیانی تەواو بێ، وتی بەیانی وەم بێنەرەوە. نەیوت ئەوە ژمارەکەمە بە واتساپ، بە ڤایبەر، بە تەلێگرام بینێرە. بۆیە کە ئەڵێم میلەتی ئێمە بەداخەوە میلەتێکین بەس حەزمان لە چاولێکەری و لە خۆدەرخستن و لە خۆباییبوونە. لە کاتێکدا کە دەیان صفەتی جوان هەیە ئەولاترە ئێمە خۆمانی پێ بڕازێنینەوە، نەک گرنگی بین بە ئەوەی چۆن دەموچاومان جوان بکەین و چۆن وا بکەین لە فڵان و فڵان بچین. ئەوجا بەڕێزان معلومی ئەوەی بەڕێزە کە ڕێکارە جوانکاریەکان بە دوو بەش ئەکرێت. بەشێکیان پێویستی بە نەشتەرگەری نییە، یاخود ئەتوانی بڵین بەشێکیان کاتیشە. ئێوە لە من شارەزاترن، ئەوانەی کە پێویستی بە نەشتەرگەری نییە بەشێکی زۆریان کاتین، دەشکرێ بە بێ نەشتەرگەری بکرێت و بەڵام ئاثارەکەی کاتی نەبێت، هەمیشەیی بێت. بۆیە ئەوانەی کە بە تایبەت ئێمە باسی کاتیەکان ئەکەین، ئەو ڕێکارە جوانکاریانی کەوا کاتین و پێویستیان بە نەشتەرگەری نییە، قاعدەیەکی زۆر گرنگ هەیە، یاخود زیاد لە قاعدەیە کە ئێمە باسی بکەین، ئەمە بابەتێکی تقریبەن لاوەکیە، بابەتە ئەسڵیەکە بریتێ لە نەشتەرگەری. ئەویش یەکەم ئەم مرۆڤە بۆ کێ خۆی جوان دەکات. یعنی مرۆڤێک دەتوانێت ڕێکارێکی جوانکاری بگرێتە بەر بۆ ڕۆژێک، بۆ دوو ڕۆژ، بۆ چەند سەعاتێک، بۆ کێ ئەیکەیت؟ ئەگەر بۆ شاییەک ئەچی، بۆ حەفلەیەک ئەچی، بۆ داوەتێک ئەچی ئەیکەیت، ڕێگە پێدراو نییە ئەمە. چون کاتێک کە مرۆڤ قەرارە خۆی جوان بکات، یعنی بەرامبەرەکەی ئەیبینێت و پێی سەرسام ئەبێت. بە هەزاران ئافرەتی کورد بەڕێزان چن لە دەرگاکان پرسیار بکەن، بە هەزاران ئافرەتی کورد کێشەی پیاوەکانیان ئەوەیە کە لە ماڵەوە گرنگی بە خۆیان نادەن، بەڵام ساعات و نیوە پێشەوەی بڕوا بە دەوام خەڵکی لەگەڵ ڕێزمە خۆڕازاننەوەیە. کەواتە بۆ کێ ئەیکەیت؟ ئەمە پرسیارەکەیە. بۆیە وابسە سەحابەیە کە پرسیار لە پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم لەسەر حەڵاڵ و حرامە فەرمووی ئستەفتی قەلبەکە وئین ئەفتاکە الناس وئەفتەوک. پرسیار لە ناخی خۆت بکە، هەر کارێک ئەیکەی بۆ ئەیکەیت؟ علەت، حکمەت، فەلسەفەی ئەم کارە چییە؟ تۆ دنیایەک پارە سەڵبەکەی لە ڕێکارێکی جوانکاریە، گۆڕینی چاوە، پشوکردنەوەی لوتە بۆ کاتێکی دیاریکراوە لەزگەیە نازانم فڵانە فیسارە، فڵان شوێن قەڵەوکردنە، فڵان شوێن بچووکردنەوەیە، بۆ مناسبەیەکە چی ئەمە ئەکەیت؟ کەواتە تۆ ئەتەوێت لەو مناسبە ئاوا دەرکەویت. مافی تۆ نییە لەو مناسبە خۆت ئاوا عەرض بکەیت. مافی ئینسان نییە بەرامبەر بە کەسێکی نامەحرەم خۆی عەرضکە. چنێر بۆ مێ، چمێ بۆ نێر. کەواتە ئەگەر ئەم خۆ جوانکاریە کاتیە بۆ هاوسەرەکەتە، طەبیعیە. تەنانەت برۆ هەڵگرتن بۆ ئافرەت کە زۆرینەی ڕەهای زانایان وتیوانە حرامە، بەشێکیان وتیوانە ئەگەر بۆ ماڵەوە بوو
ناهاتە دەرەوە یاگەر بە هاتایە دەرەوە چاوی بە دەرەوە نەبوو طبیعیە کەواتە قسەکە لەسەر ئەوەیە جوان کاریە کاتیەکان کاتێک کە بۆ ماڵەوە بۆ هاوسەرەکە یەکەی دروستە بەڵام بۆ دەرەوە دروست نییە بەشێکی زۆری کە بۆ دەرەوە ئەیکات لەبەر تەدلیسە غەشە زۆر جار ئەم برابەڕێزان ئەم کوڕانە کە لە حەفلەیەک لە مناسبەیەک بە کچێ معجەبە بێت لەوێ بینیوێتی دوای ئەوەی کە ئیهێنێ ئەوە نییە نەچاوی ئەوە بووە نەبرۆی ئەوە بووە لەگەڵ ڕێزمایی لە ئاخری بۆیە هەر شتێک غەشی تیاوێ بەڕێزان حرامەوە بابەتێکی یەکلاکەرەوەیە لە ئاینی پیرۆزی ئیسلام و لە ئاینەکانی دیکەشدا بەڵکو عەقڵی سەلیمی جوار پێ ئەڵێ ئەگەر تابعی هیچ دینێکیش نەبی عەقڵی سەلیم پێ دەڵێ غەشکردن لە خەڵک تاوانە یعنی هەمووتان ئەزانن شتێکی پێوتێ الحسن والقبح جوانی و ناشرینی جوانی و ناشرینی هەمومان متفقین کە عەقڵ ئیدراکی ئەکات جگە لە هەندێک لە زانایان نەبێ بە هەر حاڵەوە عەلاقی بە قیامەتەوە هەیە ئێمە باسی قیامەت ناکەین بۆ دنیا هەموو مرۆڤەکان ئەزانن چی جوانە و چی ناشرینە یەکێ لەو خاڵانەی کە هەموو مسڵمانان و غەیری مسڵمانان لەسەری کۆکن ئەوەیە غەش و فرتوفێڵ لە خەڵکی حرامە تۆ کاتێک ئەتەوێ بەم شێوازە خۆت عەرزکەی بۆ ئەوی بەرامبەرەکان پێت معجەب بن دەی ئەمە تۆ نیت ئەم کەسە بە تۆ معجەب نەبووە بە شکڵێکی تەزویر معجەب بووە کەواتە بە کورتی وەکو عەرزم کردن گرنگترین پێوەر قاعدە بنەما بۆی بزانین ئەم ڕێکارە جوانکاریە کاتی حەڵاڵە یا حرامە بزانین بۆ ئەیکات ئەگەر بۆ هاوسەری خۆیەتی طبیعیە بەڵام بۆ غەیری ئەو ڕێکە پێدراو نییە خاڵی دووهەم کە خاڵە گرنگی و ئەساسیەکەی بریتێ لە نەشتەرگەریەکان نەشتەرگەری جوانکاری حکمی ئەمانە چییە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا و بە تایبەت وەکو عەرزمکردن زانایانی نوێ چیان وتووە بە تایبەت ئەو زانایانی کە لە بواری شەرعدا پسپۆڕن یاخود باڵین لە بواری فقهی ئیسلامیدا ئەکرێ ئەم نەشتەرگەریانە بە ڕێزان بکەین بە دوو بەشەوە ئەو بەشانەی کە ڕێگە پێدراون ئەو بەشانەی کە ڕێگە پێ نەدراون بەشی یەکەم ئەوانەی کە ڕێگە پێدراون بریتیە لە لابردنی هەموو شێواویەکی زگماکی هەموو شێواویەک مرۆڤ کاتێکە لەدایکە بێ هەر شێواویەکی هەبوو تۆ دروستە بە نەشتەرگەری بۆی لابەری بۆ ئەوەی شێواویەکەی نەمێنێت بۆیە برابەڕێزەوتی حەزەکەم بە وردی باسی بکەی وتە ئەم بابەتانە بە وردی نابڕێتەوە یعنی دان و دوانوسیان و دەنی ئەمە بە قەواعیدی کولی باسی بکەین هەر تەشەوهێکی زگماکی تۆ وەکو پزیشکێک ئەتوانی چارەسەری بکەی بۆ نەخۆشەکە هەندێک کەس دەڵێ پەنجەی زیادە دروست نییە بیبڕیتەوە لەبەری خاوای خەڵق کردووە هەندێک کەس دەڵێ ئەگەر لوتی گەورە بوو دروست نییە بچووکی کردەوە خاوای خەڵق کردووە بەڵام نا هەر کاتێک گەیشتە ئاستی شێواوی واتە باقی مرۆڤەکان وانە بوون یا زۆرینەی ڕەهای مرۆڤەکان وانە بوون تۆ ئەتوانی بە نەشتەرگەری جوانکاری ئەو شێواویە زگماکیە لابەریت ئیتر شەرت نییە ئەم مرۆڤە لە ناخی خۆیان معەذەب بێ پێوەی یاخود تووشی گرفتێکی دەرونی بوو بێت مادام ئەم حاڵەتەی ئەم شێواویە لە وەسفە طبیەکەدا حاڵەتێکی ئاسایی نییە تۆ ئەتوانی بۆی لابەریت بە تایبەت جاری وا هەیە بەڕێزان مەسەلەی دەم مەسئلەی چەناگە مەسئلەی گوێچکە یاخود هەبوونی مووی زۆر لە دەموچاوی ئافرەتە ئەمانە جۆرێک لە تەشەوه چون هاوشێوەکانیان وانین بۆیە لابردنی ئەمانە طبیعیە بە هەر ڕێکارێک بێ بە مەرجێک ڕێکارەکە زیانی زۆری نەبێت واتە ئەگەر لە ڕووی طبیەوە دەرکەوت لابردنی موو بە لەیزەر زیانی نییە یا زیانیشی هەبێ زۆر کەمە تۆ ئەتوانی بیکەیت بەڵام ئەگە دەرکەوت بڕینەوەی فڵان ئەندام زیانی هەیە یاخود زیانەکەی زۆر زیاترە لە دەستکاری نەکردنەکەی ئەوە شەرعەن دروست نییە بیکەیت جۆری دووهەم لەو نەشتەرگەری جوانکاریانەی کە ڕێگەی پێدراوە شەرعەن بریتیە لە گێڕانەوەی شکڵ یا وەظیفەی هەر ئەندامێک بۆ دۆخی ئاسایی خۆی هەر ئەندامێک شکڵەکەی یا وەظیفەکەی شێوا بوو بەهۆی ڕووداوێکەوە ڕووداوی هاتۆچۆ کەوتنە خوارەوە سووتان هەر شتێک بێت جاری وا هەیە بەڕواڵەت ئەندامەکە ئەشێوێ جاری وا هەیە وەظیفەکەی شێواوە بەڕواڵەت کێشەی نییە بەڵام لەمە دووە ئەو ئەرکە ناکات کە جاران ئەیکرد بۆیە بە نەشتەرگەری دروستە وەظیفەی هەر ئەندامە بجێڕیتەوە بۆ دۆخی خۆی بۆیە لێرەشدا ئەها دووبارەی ئەکەمەوانێ پێویست ناکە ئێمە نمونەکان یەک و دوانوسیان باسکەین ئێستا خۆبەشێکی زۆر لە زانایانی حیجاز دەڵێن ڕوانەوەی مووی سەر بۆ پیاو جائز نییە لەبەرەوەی مرۆڤەکە پیرە یا مەسەلەن ویراسی وایە یا طەبیعیە یعنی هەبوونی موو لە سەردا بۆ پیاو ئەڵەن زەڕورەت نییە بەڵام بە قەناعەتی من ئەو بۆ چوونە هەڵەیە چون تۆ وەظیفەکە ئەجێڕیتەوە بۆ دۆخی سەرەتایی خۆی
کەواتە هەر مرۆڤێک لە سەرەتایە ئەندامەکانی لە ڕووی سەحیەوە لە ڕووی شەکڵەوە وەزیفەیەکی دیاریکراوی هەیە ئەم وەزیفەی شێوا بوو تۆ ئەتوانی بیجێڕیتەوە بۆ ئەو وەزیفەی کە لە سەرەتا لەسەری دروست بووە. جۆری سێهەم ئەو نەشتەرگەریانەی کە ئەکرێن بۆ پاراستنی جانبی تەندروستی مرۆڤ، یان ئەگەر مرۆڤێک وەرگی زۆر گەورە بوو چەوری تێدا بوو یاخود ڕانەکانی گەورە بوو لە ڕووی طبیەوە زەرەری بۆ ئەژنۆکانی هەبوو بۆ جوگەکانی هەبوو یا هەر شتێکی دیکە کە خۆتان وەکو عەرزمکردن لە من شارەزاترن لە نمونەکاندا هەر شتێک بەسەر مرۆڤ داهات یا لە ئەساسدا وا بوو لە زگماکەوە پزیشکەکان وتیان لە ڕووی تەندروستیەوە لێگەڕانی ئەم دۆخە زیانی هەیە بۆیە تۆ بۆ ئەوەی ئەم زیانە لا بەریت ئیجرائێکی طبی ئەکەیت دروستە و ڕێگە پێدراوە و ئیشکالی تێدا نییە. جۆری چوارەم ڕوانینەوەی موو بۆ ئەو شوێنانەی کە زەڕورە بە تایبەت بۆ سەری ئافرەت بۆ برۆی پیا و ئافرەت بۆ سمێڵی پیا و یاخود جێڕانەوەی دۆخی ئافرەت بۆ پێش منداڵبوون یاخود جێڕانەوەی دۆخی ئافرەت بۆ دۆخی کچێنی ئەگەر بەڕێکارێکی ناشەرعی وای لێ نەهاتبوو. ئەم حاڵەتانە هەمووی ڕێگە پێدراوە بەڵام وەکو دواتریش باسی ئەەکەم هەندێک حاڵەت هەیە بەڕێزان ئیستیسنائی تێدایە ئێستا لێرە وتومانە مەرجە بە شێوازێکی ناشەرعی وای بەسەر نەهاتبێ کەواتە ئەگەر بە شێوازی ناشەرعی وای لێ هات تۆی پزیشک دروست نییە دانیشی ئەم نەشتەرگەریانە بکەیت و ڕۆژانە پارە وەربگری بەڵام لە هەموو حاڵەتێکا ئیستیسنا هەیە. تۆ زانی حاڵەتێکی تایبەت هەیە گەنجێکە لە تەمەنی منداڵیا خەڵەتێنراوە تووشی تاوانێک کراوە ئێستا ئەم حاڵەتەوە حتمما ناتوانێت زەواجکە کۆمەڵگاکەی ئەوان وایە یاخود ئەگەر پێی بزانن ڕەنگە بیکوژن. پاراستنی گیانی مرۆڤ زۆر بەبەهایە لە شەرعدا بۆیە لەم حاڵەتەیە بۆ ئەم کەیسە دیاریکراوە تۆ ئەزانی مانەوەی ئەم کەسە بەم شێوازە گرفتێکی گەورەی کۆمەڵایەتی لێ ئەکەوێتەوە بۆی سەترەکەی بۆی چارەسەرەکەی ئەمە دروستە بەڵام نەک ئیشی ئەمە بکەیت و ڕۆژانە ئەمە کارت بێ. جۆری پێنجەم لەو نەشتەرگەریە جوانکاریانەی کە ئەکرێن بریتە لە دانانی ئەندام بۆ مرۆڤێکە و ئەندامەی نییە. مرۆڤێک چاوێکی هەر لە زگماکدا پوچە بۆی دائەنێت تەڵعان بۆ جوانی ئەوەی لاخوام چاوە دواتر نابینێ یاخود ئەندامێکی زۆر زۆر بچووکە مەسەلەن بەنسبەت ئافرەتەوە بەڕێزان هەبوونی سنگومە گرنگە ئەگەر زۆر زۆر بچووک بوو لە ڕووی شەرعەوە ئاساییە بۆی دابنرێت یا بۆی گەورەتر بکرێت ئەگەر زۆر بچووک بوو بەڵام نەک کێشەی نەبێت و خۆی بێوێ جوانتری بکات. یاخود هەندێک ئافرەت هەیە پەنجەکانی زۆر زۆر باریکە لە حەد بەدەر باریکە نەک ئەوەی عیبی نییە و بێوێ لەگە ڕێزما خەڕۆخەپانی بکات خۆی زۆر زۆر باریکە باقی ئەندامەکانی عیبی نییە هەر کەسێ بیبینێت کێشەی نییە لەگەڵیا بە سەیری پەنجەکە لەوانەیە پەشەمان بێتەوە لە چەوری خۆی ئەخێتە پەنجەکانی خۆیەوە طەبیعیە بەڵام بۆ ئەوەی لەو حاڵەتە نائاساییە دەربچێت نەک بۆ ئەوی بڵێ کە هەر ئیشیکەیت خوا باوەکو فڵان کەسم لێبێت ئەوانە بۆ ئەوەی لەو حاڵەتە نائاساییە دەریکەیت کەواتە هەر مرۆڤ ئەندامێکی نەبوو یا هەی بوو بەڵام ئاسایی نەبوو تۆ ئەتوانی ئەندامەکەی بۆ دابنیت یا کە ئەم نائاساییە ئەتوانی بۆی گەورە بکەیت ئاسایی بکەیت یا زۆر گەورەیە ئەتوانی بۆی بچوو بکەیتەوە ئاسایی بکەیتەوە. طبعاً بەڵگەی دروستی ئەم کارانە چییە؟ یەکەم ئێمە کۆمەڵێک قەواعیدی کولیمان هەیە بەڕێزان قەواعیدی کولی شەریعەت وەکو پێشتر من عەرزمکردن عادەتەن ئەم جۆرە نەشتەرگەریانە لە زمانی زوودا نەبووە بۆیە ناکرێت تەسەوور بکەیت پێغەمبەر صلی الله علیه وسلم یەک دوو سێ باسی ئەمانەی کردووە ئەم بابەتانە لە گۆڕێ نەبووە ئەمانە شتێکی نوێن بەڵام ئێمە کۆمەڵێک قەواعیدی کولیمان هەیە ئەتوانین بیکەینە بەڵگا بۆ ئەم قسانی کە کردمان. یەکەم الضەرر یوزال زیان لا دەبرێت هەر کەسێ تووشی زیانێ بوو بێت مافی خۆیەتی داوای لابردنی ئەم زیانە بکات جا ئەم زیانە ئەگەر جەسەدی بێت یا دەرونی بێت زۆر جار وەکو عەرزمکردن بەشێ لە زانایانی ئەم سەردەمە ئیشکالیان لەم قەواعیدانەیە هەیە تەطبیقی قاعیدەکانە ئەڵێ کەسەکەی گوێچکەی زلەکەی ئەمە زیانە لوتی گەورەیەکەی ئەمە زیانە یافەتێکە سنگ و مەمکی زۆر بچووکەکەی ئەمە زیانە بەڵام زیان تەنها زیانی سەحی نییە زیانی دەرونیشە ئەگەر مرۆڤێک بەهۆی ئەم ئەندامە ناڕێکەیەوە نائاساییەوە لە ناو خەڵکدا دەناسرایەوە بە تایبەتی ملەتی کورد و کوشۆن سەرەتاوتم لە چاولێکەری وشتا دەستێکی باڵامان هەیە لە ناتۆرەدانان و وانە نیوەناو بە خەڵکیش هەر دەستێکی باڵامان هەیە بەداخەوە ئیستێزاکردن بە خەڵکی گاڵتەکردن بە خەڵکی جاری وایە فڵان کەسی گوێچکە ئاوا فڵان کەسی چاووە ئەم مرۆڤە تووشی گرفتێکی نەفسی بۆ لە ناو کۆمەڵگایە
کەواتە ئەم گرفتە نەفسیە زیانە بەعکسەوە زۆر کەس هەیە مشکلەی جەسەدی هەیە گوێ نایەتێ هەیە 10 ساڵە مشکلەیەکی جەسەدی هەیە لە ڕووی طبیەوە پێیان وتووە بە چارەسەری بکەی بەڵام لای گرنگ نییە بەڵام مشکلە نەفسیەکە ناتوانێت لەگەڵ یا ڕابێ یاخود ناتوانێت زەواج بکات بە تایبەتی بۆ ئافرەتان چون بەداخەوە لە وڵاتی ئێمەیە زۆربەی برایان گرنگی بە جوانی ئێن هەندێکمان کە ئەڵێن دین و واوا بەداخەوە تەطبیقمان نەکردووە زۆربەی برایان گرنگی بە جوانی ئێن بۆی ئافرەتەکە مافی خۆیەتی کە بۆ هۆی ئەم ئەندامەوە ناشرین دەرئەکەوێ هەوڵ با ناشرینەکە لابرێت خاڵی دووهەم یا قاعدەی دووهەم لە قەواعیدە کولیەکان المەشەقەة تەجلب التەیسیر هەر کاتێ مرۆڤ تووشی ناڕەحەتیەک بوو ئەم ناڕەحەتیە وا دەخوازێت لە ڕووی شەرعەوە کە ئاسانکاری بۆ بکرێت تۆ کە مسافری تووشی ناڕەحەتی ئەبی بۆیە ڕێگەت پێ ئەدرێت نوێژ قەسر بکەیت ڕێگەت پێ ئەدرێت ڕۆژەکەت بشکێنی ناتوانی ئاو بەکاربێنی ئەندامێکی لاشت سوتاوە ڕێگەت پێ ئەدرێت تەیەموم بکەی وهاکەذا ئەم مرۆڤە کە ئەندامێکی یا زیاد لە ئەندامێکی ناشرینە ئەم مرۆڤەی تووشی بارگرانی کردووە بە کوردی تووشی بارگرانی کردووە کەواتە بۆ لابردنی بارگرانیەکەی تۆ دروستە ئاسانکاریەکی بۆ بکەیت بە هەر ڕێگایەکی طبی کە دواتر زاڵیتەکانی بازەکەین خاڵی سێهەم الحاجەت تەنزیل منزلة الضرورة وەکو عەرزم کردن زۆر جار لەوانەیە کەسێک پێت بڵێ ئەم کەسە گوێچکەی وایە چاوی وایە ضرور نییە بۆی چارەسەرکەین ضرور نییە چونکە وەکو دوایی پێناسی ضروریات دەکەین لە ضروریات تا لە پێناسەکەی وتیوانە زانایان یاخود فەرموویانە ضروریات بریتە لەو شتێک کە ئەگەر نەبوو دین یا ژینت خەلەلی تێ بکەوێ دین یا ژینت خەلەلی تێ بکەوێ لێوتیوان ئەم کەسە ئەندامێکی ناشرینە خەلەل لە دین و ژینیا دروست نابێ بەڵام ئێمە ئەتوانین قاعدەیەکی دیکە ئەکتیڤکەین لە تەطبیقیکەین ئەویش کە بریتە لە ئەم قاعدە دەڵێن هەندێک کار شتێک زۆر ضرور نییە بەڵام پێویستە هەر لە کوردەواری خۆمانە ئەوتری ئەم شتە ضرورە بەڵام ئەوتری ئەم شتە پێویستە کەسێک دێ بۆ لای تۆ بۆ قەرز تۆ ئەڵێی زۆر ضروری ئەڵێ وەڵی زۆر ضرور نیم بەڵام پێویستمە کەواتە ضروریات و حاجیات هەر ئەگەر بیکەیتەوە بە کوردی ضرورەت گرنگترە لە پێداویستی بەڵام ئێمە قاعدەیەکی شەرعیمان هەیە کە دەڵێن ئەگەر شتێ نەگەشتە حەدی ضرورەتیش بەڵام پێویست بوو وەکو ئەوە وایە ضرور بێ بۆ تۆ هەر ڕێگەت پێ ئەین و وەک ئەوە وایە شتەکە بۆ تۆ ضرور بێ ئەو ڕێکارانە ئەگرینە بەر کە بۆ حاڵەتێکی ضروری ئەگرینە بەر هەر لە بنەما گشتەکان بەڕێزان خاڵی دووهەم لە ئاینی پیرۆزی ئیسلامدا ڕێگە دراوە بە گرتنەبەری ڕێکاری پزیشکی بۆ لابردنی کێشەی جەسەدی یا کێشەی دەرونی ئەم مرۆڤانی کە ئەم حاڵەتانەیان هەیە ئەلیف با جیم دال تا ها باسمان کرد مانەوەی ئەو حاڵەتە تیاندا یا گرفتێکی جەسەدی بۆ دروست دەکا یا گرفتێکی نفسی بۆ دروست دەکا لابردنی ببورن ئەم گرفتە پێی ئەوترێ عیلاج وەرگرتنی عیلاج لە ئاینی پیرۆزی ئیسلامە دروستە بەڵکو فەرمانیشی پێکراوە کەواتە بە کورتی خاڵی دووهەم ئێمە دەڵێن هەر شتێک گرفتێکی صەحی یا نفسی دروست ئەکرد دروستە لای بیت بۆ چون لە ئاینی پیرۆزی ئیسلامدا ڕێگە دراوە بە وەرگرتنی چارەسەر بە ئەنواعی جۆرا و جۆرە و چارەسەرەکان هەر جۆرێک بێت خاڵی سێهەم بەڵگەی تایبەتمان هەیە ئێمە یەکێ لە سەحابەکان ناوی عەرفەجە بوو ڕەزای خوای لەبێ لە سەردەمی جاهیلیدا لەیکە لە جەنگەکاندا لوتی قرتا بوو لە زی و لوتێکیان بۆ دروست کردبوو فاتخذ أنفا من ورق فأنتن عليه فأمره النبي صلى الله عليه وسلم أن يتخذ أنفا من ذهب أم صحابة برزا أم لوتيان كلازي ودرس كذبو إيشي بيويستي نأكرد هندي جاربوني أكرد هم تنازان مادة زيو جواز رجل مادة ألطون مثلا فرماني كلا ألطون لوتيكي بدرس كان ده هم تنازانن يكم ريقدان بدرس كرنا ويلود يعني شي يعني الريقدان بو نشتغل يعني كأندامك لا شجرته بدوخي سرتاي أما يك دوهام ئاڵتون و زی بۆ پیاو چییە لە شریعەتی ئیسلامە حرامە بۆ پیاو لێرەیە کە ڕێگەی پێدا بە ئاڵتون دروستی کات کەواتە بۆ ضرورەت یاخود تەنانەت بۆ حاجە بۆ پێویستی دروستە تۆ پەنابەریتە بەر هەندێک ڕێکار کە لە ئەسڵدا حەڵاڵ نییە هەندێک لە پزیشکان هەندێک عەفو لە شەرعزانەکان ئەڵێن بۆ ئەم عەمەلیاتە پێویستی بە تەخدیرە تەخدیر حرامە مضاعفاتی هەیە مضاعفاتەکان توش خۆی کا حرامە ئێمەش دەڵێن ئەبێ سەیرکەین بزانین ئیجرای عەمەلیاتەکە ضرورترە یاخود بەنسبەت بەگەڵ زیانەکەیە زیانەکەی زیاترە بۆیە ئەگەر زانیمان زیانەکان کەمترە وەلابردنی زیانەکە لێرەیە ضرورە ڕێگەی پێ ئەدەین
چون هیچ ڕێکارێکی پزیشکی نییە زیانی نەبێ هەمووتان نەزانن تەنانەت دەرزیەدانێکیش ئەکرێ کۆمەڵە مضاعفاتی هەبێ خواردنی حەبێک ئەکرێ کۆمەڵێ مضاعفاتی هەبێ بۆ ناکرێ بڵین لەبەر ئەوەی مضاعفاتی هەیە ڕێگەی پێ ناین ئەڵین مادام ئەم دۆخە بۆ ئەم کەسە تەندروست نییە لە ڕووی جەسەدی یا لە ڕووی دەرونیەوە ڕێگەی پێ ئەدەین لای بەرێت هەندێک لە سەحابەکان ئەنەسی کوڕی مالک موسای کوڕی طەلحە عوثمانی کوڕی عەفان ڕەزای خۆیان لەبێ غەیری ئەوانیش ددانی ئاڵتونیان هەبووە لە حیاتی پێغەمبەردا صلی الله عليه وسلم یخۆ مع العلم ڕوانەوەی ددانێک یا دانەوەی ددانێک لە ضەروریات نییە زۆر کەسێ نیوەی دانەکانی نەماوە و ژیانیشی طەبیعیە ڕاستە ڕەنگە چێژ لە هەندێک خواردن وەرنەگرێ هەندێک خواردنی بۆ نەجاویرێت بەڵام لە هەمان کاتا ضەروریات نییە ڕێکارێکی ناشەرعی کە دروستکردنی ددانە لە ئاڵتون چکە لە ئەسڵا بۆ پیاوتمان حرامە بۆ ئەم حاڵەتە معنای وایە عیلاج ڕێگە پێدراوە و هەندێک حاڵەت ڕێگە پێ ئەدەین لە کاتی عیلاجا کە لە حاڵەتی ئاساییە ڕێگەی پێ ناین ئەو ئاڵتونە ڕێگەی پێ ناین بیکا بە مستیلە بەڵام بۆ ددانەکەی ڕێگەی پێین چکە لە ئەسڵا نیەتی ئەم کارە بریتە لە معالەجە خاڵی چوارەم ئاینی پیرۆزی ئیسلام زۆر گرنگی داوە بە جانبی دەرونی بەڕێزان زۆر یعنی واتێ نەگەین گرنگیدان بە جانبی دەرونی شتێکی نوێیە ئێمە دەیان حەدیثی پێغەمبەرمان هەیە صلی الله عليه وسلم کە گرنگی ئەدا بە ڕەچاوکردنی لایانی دەرونی مرۆڤەکان بۆیە کەسێکە لە کۆمەڵگەدا تووشی تەعنێک بووە تووشی عیب و عارێک بە بۆ هۆی ئەندامێکی لاشەیەوە ئێمە ڕێگەی پێ ئەدەین ئەو حاڵەتە نائاساییە لابەرێت بەرتەڕەفی کا بۆ ئەوی گرفتە دەرونیەکەی چارەسەر بێت خاڵی پێنجەم یاخود بەڵگەی پێنجەم ئەم حاڵەتانەی کە باسم کرد جۆرێکە لە نامۆیی لەنێو کۆمەڵگەکاندا لەنێو زەمیلەکانی خۆتدا هاوڕێکانی خۆتدا لەنێو برایان و خوشکانی خۆتدا ئەم حاڵەتەی تۆ نامۆیە لادانی شتێک کە نامۆیی بێت خاوەنی شەرع هیچ ڕێگریەکی نییە لەسەر ئەمە خاڵی شەشەم خاوەنی شەرع گرنگی داوە بە مەسلحەتی مرۆڤەکان هەموو مرۆڤێک کۆمەڵێ مەسلحەتی هەیە ئەگەر مەسلحەتەکە شتێکی زۆر کاتی بوو یا ئەنانیەتی تێدا بوو ڕێگەی پێ ناین بەڵام مەسلحەتێکی هەمیشەیی بوو ئەنانیەتی تیا نەبوو ڕێگەی پێ ئەدەین مەسلحەتی زەواج مەسلحەتێکی زۆر گرنگە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا ئێمە بەڵگەمان هەیە کە ئەگەر کەسێک زەواج بکە دوای زانیمان خەڵەتێنراوە مافی خۆیەتی لە هاوسەرەکەی جیابێتەوە و مارەیەکەیشی نایاتێ ئەگەر ئافرەتێک زەواجی کرد و زانی پیاوەکە خەڵەتان دوێتی مافی خۆیەتی داوای جیابوونەوە بکات لەو کوڕە ئەگەر تەلاقیشی نەیە پێوتێت تەفریقی قەضائی قاضی خۆی تەلاقی ئەیە پێویست بۆ ناکات جەنابە بچی ڕازی بی و ڕازی نەبی چ غەشل لێکردووە کەواتە بەرژەوەندی زەواج بەرژەوەندێکی پیرۆزە لە ئیسلامدا چون عەقدی زەواجەکە لە قورئانە بەچی ناوە براوە میثاقا غەلیظا ئەگەر زانیمان کەسێک وەکو وتم بەتایبەت ئافرەتان لەبەر عەیبێکی زگماکی یا لەبەر عەیبێک کە بەهۆی ڕووداوێک تووشی بووە ناتوانێت زەواجکە یا ئەگەر زەواجکە ناتوانێت وەکو هاوڕێکانی خۆی زەواجکە ئەبێ ئەم زەواجکە بە کەسێک کە لە ببورن ئەم مستەلەحانە یعنی مستەلەح تازە بەکاردێ کە نەقسێکی هەیە چونکە ئەم لوتی وایە ئەبێ زەواجکە لەو کوڕێکە کە نەقسێکی هەیە چونکە گوێچکەی وایە ئەبێ زەواجکە لەو کوڕێکە کە نەقسێکی هەیە ئاینی پیرۆزی ئیسلام ناڵێ وەڵا ئەم ڕێگایە هەڵبژێرە قەیناکە با نەقسیشی هەبێ ئێمە زۆر جار وەکو دەعوا وەکو جانبی تەزکیە پەروەردە تەسەووف زوهد ئامۆژگاری خەڵکەکەین خەڵکەکە غەڵەتی ئەگا یعنی نابێ خەڵک واتێ بگات تۆ لەبەر خاتی کۆمەڵێک قەواعیدی شەرعی وازە مافەکانی خۆت بێنە بە کوردی دەست بەسەری خۆتا بگرە و حجمەکە سەرداخە لەم لایەن دای بڵێ فەرموو ئەم لایشم شتیوانی لە شەریعەتدا تۆ ئەگەر ئەزانی عیبێکت هەیە بەهۆی ئەم عیبەوە ژیانت عیبدار بووە ناکرێ بڵێ بە عیبەکە رازیم با ژیانم هەر ئاوا بێت عیبەکە لا بە و بڕۆ ژیانێکی باشتر هەڵبژێرە خاڵی دووهەم ئەو نەشتەرگرانی کە ڕێگەیان پێ نادرێت لە شەرعا بەڕێزان هەر نەشتەرگریەک کە لە ڕووی واقعیەوە لە ڕووی طبیەوە لە ڕووی عورفیەوە هیچ پێویستێکی تیا نەبێت هیچ پێویستێکی تیا نەبێت ئەم کەسە حەزی لێیەتی خۆی وا لێ بکە کەسێک حەزەکە دەستکاری شوێنی برۆی بکات ئەو فلیمەی کە ئەمڕۆ لە عالەمە زۆر زۆرە یعنی زۆر کەسە بینی بەزەیر پێایەتەوە ئەم برۆ جوانەی خۆی ئاوا لێ کردووە دەستکاری قەباری ئەندامەکانی دیکەی بکات لە کاتێکە عیبی نییە ئێمە وتمان هەر عیبێکی هەبوو زگماک یا بۆی دروست بوو دروستە عیبەکەی لابە بەڵام هی ئەم عیبی نییە جوانە حەزەکە جوانتری بکات مافی تۆ نییە بەڕێزان
ناکرێتەوە بڵێ وەڵا منیش ئەمەوێ خۆمەکو فڵان کەس لێ بکەم. خۆوەکو فڵان کەس لێکردن لە ضروریاتدا ڕێگەی پێدراوە. مەسەلەن با نمونەیەکی واقعی بێنینەوە. فڵان کەس نانی هەیە بیخوا، ئەبێ تۆش نانەتەوێ بیخۆی. ناکرێ بڵێ با من لە برسا بمرم. ناکرێ بڵێ با تینوێتیا بخینچم. بەس فڵان کەس دەوڵەمەندە ناکرێ بڵێ وەڵا منیش ئەبێ وەکو ئەوم لێوێ بە هەر ڕێکارێک بێ، حەڵاڵ و حەرام جۆ نایەمێ. فڵان کەس پۆستی هەیە بۆ منیش نەمبێ، بە هەر ڕێگایە بێ خۆم ئەگەێنمە ئەو پۆستە. شتی وان نییە. لە ضروریات و حاجیاتە مافی خۆتە خۆ وەکو من لێ بکە. بەڵام لە شتێکا کە ضروریات و حاجیات نییە، مافی خۆ نییە بڵێ ئەوەی لەوا هەیە منیش ئەمەوێت. ئەو چاوی سەوزە بای منیش سەوز بێ، ئەو لوتی زۆر بچووکە بای منیش وا بێ، ئەو چاوی ئەو نازام چەناگەی وایە بای منیش وا بێ، ئەمەی بەرزە منیش بەرزی یەکەم، ئەوەی نازام چییە منیش وای لێ یەکەم. ئەمانە کە لە خانەی ضروریات و حاجیاتدا نییە، ئیتر بەڕاستی ڕێگە پێدراو نییە. جۆری دووهەم لەو نەشرگەرانەی کە ڕێگەی پێ نەدراوە، تەبعاً وەکو عەرزم کردن هەمیشە ئاگاتان لێبێ من نمونەکان وەکو حەسر باز ناکەم یەک و دووسێ، من قاعیدەکان باز دەکەم، خۆتان دەیان نمونەتان لایە. خۆ گەنجکردنەوە کە ئەڵێی خۆ گەنجکردنەوە ئاگاتان لێبێت، یعنی کەسێک کە خۆی گەنج نییە. ئەگەر کەسێک گەنجە و ئاسارەکانی پیری لەوا دەرکەوتووە، دروستە نەیهێڵین. گەنجێ تەمەنی 20 ساڵە دەموچاوی هەمووی چرچە. طەبیعیە تۆ چرچەکانی بۆ لابەریت. کەسێک تەمەنی 20 ساڵ و سەری سپی بووە. بەڵام کەسێک تەمەنی 70 ساڵە و ئێوە وەکو کەسێکی 40 ساڵ دەرکەوێ، شتی وا ناکرێت. ئەگەر حەزیشی لێ بێ ئەم کەسە حەزەکەی تەندروست نییە. چون هەر لە ڕووی عەقڵیەوە شکڵی خۆی بۆ تەمەنی خۆی جوانە. کەواتە خۆ گەنجکردنەوە ئەو مستەلەحەی زۆر جار بەکاردێ بەڕێزان، پزیشکەکان زۆر ئەم پرسیارە ئەکەن. ئەگەر کەسەکە خۆی گەنجە و پیر دەرئەکەوێت، طەبیعیە. کاڵم طەبیعیە بەپێی ئەو تێگەیشتنی من هەمە بۆ قەواعیدە شەرعیەکان، وئیلا چی سێرچکە لە گۆگڵا طەبیعی نییە. بەڵام ئەم کەسێکەوە خۆی گەنجە و پیر دەرئەکەوێت، ئاساییە هەندێک ڕێکار بگرێتە بەر بۆ یەکو هاوتەمەنەکانی خۆی دەرکەوێت. بەڵام کەسێک خۆی پیرە و ئەیەوێ خۆی گەنج کاتەوە، دروست نییە. هەندێک بە تایبەتی ناو ئافرەتاندا بەڕێزان هەندێک پزیشکی سپۆڕ هەیە جوانکاری برادەر من شتیوا پرسیارەکەن ئینسان تەقی سەریە. هەر تەریق بێتەوە ئافرەتێکی تەمەن 6 ساڵ چووە داوای چیکە. لەبەرەوە کاتێک کە تۆ تەمەنت گەیشتە ئەو حاڵەتە، ئەم نیشانانە طەبیعیە لە تۆیە. بەڵام تەمەنت مناڵە و نیشانەکان پێش تەمەنت دەرکەوتووە، ئەو مۆزوعێکی دیکەیە. خاڵی سێهەم یاخود جۆری سێهەم ئەو نەشتەرگەریانەی کە ئەبێتە هۆی لێکچواندن. لێکچواندن لە نێوان نێرومەیە. ئەمە زۆر ئەکرێت لە عالەمدا. لە ئەوروپا زۆر دەکرێت و ئێستا لە ئێرانیش تەقریبەن تا ڕادەیەک هەیە. یاخود لێکچواندن لە نێوان کەسێک و کەسێکی دیکەیە. ئەمەی نێوان نێرومێ ڕەنگە لە کوردستانی خۆمان کەم بێت، کەم کراوە. بەڵام کەسێک دێ ئەڵێ لوتم وەکو ئەو مەسیلە بۆ لێ بکە، چاوم وەکو ئەو گۆرانی بێژە بۆ لێ بکە، ئەمە زۆرە. شتی وا ڕێگە پێدراو نییە بەڕێزان. بە هیچ قاعیدەیەکی شەرعی تۆ مافی ئەوەت نییە بڵێ وەڵام من ئەمەوێ شکڵم وەکو فڵان کەسی لێ بێت. بۆیە هەر کاتێک کەسێ هات بۆ لاداوای ئەم جۆر نەشتەرگەرانەی لێکردی، ڕێگە پێدراو نییە لە ڕووی شەرعەوە. ئەو بەڵگانەی کە ئەکرێ سوودی وەربگرین بۆ حرامکردنی ئەم جۆرە نەشتەرگەرانەیە و دوانوسیان، خاڵی یەکەم بە کورتی یعنی مرۆڤ ڕازی نییە بەو شێوازەی کە لەسەری دروست بووە. زۆر جار ڕەنگە بۆ جۆرەکانیش کەوتمان دروستە ئەم پرسیارە بکەنەوە. وەکوتم هەندێک لە زانایانی حیجاز هەمان ئەم بەڵگانە ئەکەن بە بەڵگەی بۆ ئەوەی ئەوانیش دروست نییە. ئەڵێ تۆ گوێچکە ناشرینە، چاوت ناشرینە، دەستکاریەکەی کەواتە ڕازی نی بەو شێوازەی کە خوا تۆ لەسەر خەڵق کردووە. ئێمە ئەڵێن کۆمەڵێک پێوەری گشتیمان هەیە. ئەم مرۆڤە کە چاوی زۆر ناشرینە لە هاوشێوەکانی خۆی ناچێت، گوێچکی ناشرینە لەوان ناچێت، کەواتە وای لێ ئەکەین ببێتەوە بە طەبیعی. بەس کەسێک طەبیعیە یعنی ناشرین نییە ئێوە جوانتری کات، ئەم دوو حاڵەتە زۆری فەرقە. نازانم هەمووتان ڕەنگە لە ڕۆژ شەرعی و عەقڵێکەوە مە تێبگەن. کەسێک خۆی عەیبدارە ئێوە عەیبەکەی بۆ لابەرین، بە معنای ئەوە نییە ڕازی نییە بە بەشی خوا، چونکە ئەمەی ئەم عەیبدارە. بەڵام کەسێک عەیبدار نییە، هەر خۆی ئێوێ خۆی بچوێنە بە کەسێکی دیکە، جوانە ئێوێ خۆی جوانترکە، ئەمەیان ئیتر پێی قەواعیدی شەرعی ڕێگە پێدراو نییە، چونکە نە ضەروریاتە نە حاجیاتە. خاڵی دووهەم بەڕێزان بریتە لە دەستکاریکردنی خەڵقی خوا. دووبارەی ئەکەمەوە، ئەگەر پێیان وتن ئەمە بۆ خاڵی یەکەمیش هەر دەبێت، ئەڵێن خاڵی یەکەم وان نییە. خەڵقی خوا غالیبەن لە سەڵای 92 دەم و چاو و لوت و گوێچکەی خەڵک ئەوە هی ئەم کەسە نامۆیە ئەیگەڕینەوە بۆ فیتڕەتەکەی خۆی. بەڵام ئەم کەسانی کە حاڵەتەکانی خۆیان طەبیعیە، هەر کەسێک گوتی من بەمە ڕازی نیم، کەواتە ڕازی نییە بەو
شێوازی کە خوای پەروەردگار ئەوی لەسەر دروست کردووە بە تایبەتی ئەو کوتم دەستکاریکردنی شکڵ و قەبارە و شوێنی ئەندامەکان ئەمە زۆر بە سەراحەت ئەمە ڕەخنەگرتنە لە کاری خوای پەروەردگار خوای پەروەردگار کە باسی شەیطانەکە بەڕێزانە فەرمێ لعنه الله ئەی ئەوتی چی وقال لأتخذن من عبادك نصيبا مفروضا فلأضلنهم ولأمنينهم ولآمرنهم فليبتكن آذان الأنعام ولآمرنهم فليغيرن خلق الله ولآمرنهم فليغيرن خلق الله بشكل زول مفسرين فرميانا وات الشيطان ديتها بن كليشكت بو أويتو دسكاري أندام كاني خود بكيت راسته بەشە لە مفسرین وتیانە تەغییری خەڵقی خوا بریتە لە تەغییری عەقیدە چونکە خەڵقی خوا ئەوەی کە لەگەڵ فیتڕەتی من و تۆیە ئەگونجێ ئەوەیە کە هەمومان ئیماندار بین موحید بین بڕوامان بە ئەڵڵاه بێت سبحانه وتعالى بۆیە گۆڕانکاری لەم عەقیدەیە پێوتێ تەغییری خەڵقی خوا بەڵام عەبدوڵای کوڕی مەسعود بۆمان ئەجێڕێتەوە ڕزای خوای لێبێ کە جارێکیان ئافەتێکی بینی برۆکانی دەستکاری کردبوو هەڵی گرتبوو باریکی کردبووە بە مستەلاحی خۆتان خسووە سەر یەکتاڵ نەفرینی لێ کرد ئافەتەکەوتی چۆن تۆ ئەتوانی نەفرین لە من بکەیت ئەوتی لە پێغەمبەرم بیست صلی الله عليه وسلم کە نەفرینی لەم جۆرە ئافەتانە کردووە الواصلة والمستوصلة لە کۆتاییە ئەفەرمێ المتفلجات للحسن والمغيرات خلق الله ئەوانەی کە بینی ددانەکانیان شاژ ئەکەن للحسن بۆ ئەوەی جوانتر دەرکەون واتە خۆی عیبی نییە کەواتە کەسێ ددانەکانی خوار بوو ویستی ڕێکی کاتەوە ئەم هەڕەشە ناگرێتەوە کەسێ برۆی ئەوە ئەبێت ئەوێت طبیعی بکات ئەم فەرموودە ناگرێتەوە بۆیە ئەفەرمێ المتفلجات للحسن کەواتە هەر ڕێکارێکی طبی گرتە بەر بۆ ئەوەی جوانتر دەرکەوی لەوەی کە هەیە وئیلا خۆت ناشرین نەبوویت ئەم حاڵەتانە ئەفەرمێ المغيرات خلق الله ئەوانەی کە تەغییری خەڵقی خوا ئەکەن هەرچەند ڕیوایەتەکە لە صحیحشدا هاتووە بەڵام هەندێک گوتیانە ئەم ئەثەرە هی ابن مەسعودە فەرموودەی پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم بەڵام لە واقعدا عەبدوڵای کوڕی مەسعود ناتوانێت نەفرین کا لە کەسێک کە لە پێغەمبەری نەبیستوە صلی الله عليه وسلم بۆیە دوو قاعدە لەم فەرموودەیە دەرئەکەوێت وەرئەگیرێت یەکەم المتفلجات للحسن يعني کەسەکە پێویستی ئەم نەشتەرگەریە نییە هەر خۆی ئێوەی خۆی جوانتر کات دووهەم تەغییری خەڵقی خوا ئەکات کەواتە ئەگەر بەپێی ئەو ئەثەرە دەستکاریکردنی لە شولاری خۆمان تەغییری خەڵقی خوا بێ ئەمە ڕاوەیەکی پێغەمبەر سەڵەم بۆ ئاەتەکەی قورئان ئێمە هەمومان ئەزانین باشترین جۆری تەفسیری قورئان تەفسیری قورئانە بە قورئان دوای ئەو تەفسیری قورئان بە سنە کەواتە فلآمرنهم ولآمرنهم فليغيرن خلق الله هەردووکی ئەگرێتەوە تەغییری عەقیدە ئەگرێتەوە تەغییری دروستکراوەکانی خوا ئەگرێتەوە هەندێک جار هەڵەیەک ئەکرێت لە تەفسیردا ئەوەیە کە تۆ ئەڵی فڵان زانا وا ئەڵێ کەواتە ئەم ڕائیە پەسەندە ئەویش ئەڵێ فڵان وا ئەڵێ کەواتە ئەمە پەسەندە بەڵام لە هەندێک شوێنە هەموویان ئەگرێتەوە وسارعوا إلى مغفرة من ربكم ئەم سورعەتە چۆنە هەیە وتوێتی بە نوێژە هەیە ئەڵێ بە جیهادە هەیە ئەڵێ بە زەکاتە ئێم قسانێکی دژیەک نییە هەموویان ئەگرێتەوە تەغییری خەڵقی خوا وەکو چۆن تەغییری عەقیدە ئەگرێتەوە تەغییری لە شولاریش ئەگرێتەوە بەڵگەی سێهەم چاوبەست خەڵەتاندنی بەرامبەر وەکو ئاماژەم پێدا بەڕێزان بەشێک لە مەحاکیمەکان دادگاکان ئەگەر بچی سەیری کەیسەکانی تەلاق بکەی گرفتی نێوان کوڕ و کچەکان ژن و مێردەکان بکەی ئەوەیە کە ئەم کوڕە ئەڵێ ئەم ئافرەتە ئەوە نەبووە کە من بینیوە ئەویش قورئانی بۆ خۆ ئاڵێ خۆم خۆشەکەمان پیشان ناوی خۆ پرزاکەمان نەهێناوە ڕۆژە لە ماڵی ئێمە بێ ڕاستە هەر خۆیەتی بەس ئەو شکڵە ئەم شکڵە نەبووە شتێکی تازە بخوێندەوە لە چین پیاوێکی جوانی ڕێک و پێک و بە حساب ژنەکەی زۆر جوان دووسێ مناڵی ناشرینیان دەبێت لەگەڵ ڕێزما بۆ ئێوە گومانەکا لە خێزانیشی ظاهرەن یعنی گرفتی نییە دیارە ئەوە متەدەین نین بەڵام یعنی ئەم پیاوەی خۆشەوی بە مستەلاحی خۆیان و خەیانەتیە ناکە بەڵام پیاوەکە هەر گومانی هەیە ئەم مناڵانە لە هیچیان ناچن ئەچێ فەحسی DNA کات هی خۆیانە چۆن ئەمە کرێمەی خۆمان بێ نە لە باوکی منە چێنە باپیرەم نە لە باپیرە گەورەم نە لە دایکی تۆ نە لە دوایی کە بۆی دەرەکەوێم ئافرەتە بە 12 عەمەلیاتی تەجمین گەشتۆتە ئەم شکڵی کە ئەم هێناوێتی 12 عەمەلیاتی کردووە جا ئەمەیە ڕسمە کۆنەکانی ئەرز و ئاسمانی فەرقە ڕێک مناڵەکان سەر ئەویان داوەتەوە بۆی دادگا بڕیاریە کە غەرامەیەکی گەوری ئافرەتەکە بکەن مەبەستم ئەوەیە بەڕێزان ئەو حاڵەتەی کە تۆ دەیکەیت بەسەر خۆتی ئەهێنیت ئەین لەگەڵ ڕێزمان پێتان سیر نەبێت لە کۆمەلگای ئێمەیە ئافرەت هەیە کە ئەچێتە بازان نایناسیتەوە
ئەوە نییە کە تۆ لە ماڵی پورت بینیوتە پورزاکەت لە ماڵی خۆیان بینیوتە ئەوە نەبووە کە لە بازاڕ ئەیبینی سەلامیش لێ بکە ڕەنگە نەیناسیتەوە بۆ لەبەر ئەوەی قژی خۆی نییە برۆی دەستکاری کراوە برژانکی دەستکاری کراوە ڕەنگی چاوی دەستکاری کراوە قەباری لوتی دەستکاری کراوە ئیتە ئەو شوێنانەی کەشکەم ڕوم نایە خۆتان وەقیس عەلەیهی هەمووی دەستکاری کراوە تۆ بەم شکڵە ڕازی بووی کە بینیوتە ئەم شکڵە ئەوە نییە کە خوا مرۆڤ ئێستا دروست کردووە ئێمە خیانەتە بچۆ لە مەعرەزەکان سیارەیە بکڕە بای 6 زۆرەقە بێ شتی زۆر بەسیط چکە 6 زۆرەقەی نییە ئەگە بڵێ دوو پارچەی بۆ یاخەوت دوایە بۆ دەرکەوێ سیانەتی مافی خۆتە بۆی بەریتەوە یا هەنێ پارەی لێ بشکێنی وایە بڵێ ڕەنگی سپیە و دوایی کە بۆی هێنایت ڕەش بێ ئەڵی کاکە نامەوێ تۆ چۆن ڕێگە بە خۆت ئەی خیانەت لە مەسەلەی زەواجە بکەی بەڕێزان یەوە کارای سینت لێیە مناڵەکە لوتی گەورەیە سەر تۆ یاوەتەوە بەس تۆ ئەمەنیت کە ئێستا هی یۆچکەی ئاوایە تۆ جواب یەکەم جار فڵان بۆیە بەڕێزان ئەم دەستکاریکردنە هەمووی غەشە من غەشەنا یا لە ڕێوەتەکە من غەشە فەلەیسە منا گەورەترین غەش ئەوەیە تۆ دەستکاری لاشەی خۆت بکەیت و کەسێکی پێ بخەڵەتێنی کە ئەبێتە هاوسەری ژیانت یعنی تۆ ڕازی نیت بەقاڵەکەی گەڕەکی خۆتان لە کیلۆیە تەماتەیە غەشت لێ بکە ئەڵی کاکە ئەوەی لەسەرەوە دادناوە یا ئەوەم بەرێ یا ئەوەی ئەو دیویژە بێ لەمە بێت وانە ئێستا بە هەر حاڵ هەندێک جار ڕێگەیان خۆتێکی بەس جاران ڕێگەیان نایە خۆتێکی لە پێشەوە هەمووی جوان بوو لە دواوە هەمووی ڕزی و کرمەڵ و چرج بوو تۆ لە کڕینی کیلۆیە تەماتەیە ڕازینی غەشت لێ بکرێت چۆن غەش لە هاوسەری ژیان دەکەیت نزیکترین کەس بە تۆ هن لباس لەکم وأنتم لباس لهن کامە لیباسە ئەمە کام لیباسەیە تۆ لە سایە هەشتای ئەو شکڵی خۆتی پێشکەشەکەی هی خۆت نییە ئەو شتانی مەسەلەی دەرمانش کە ئەکەتە لاشەیان و هەمووی تەزویرە ئەوە هەل دەگەڕێ خاڵی چوارەم یاخود بەڵگەی چوارەم بەڕێزان مرۆڤ مڵکیەتی ئەندامەکانی خۆی نییە یعنی ڕەنگە ئەم قسە لە فەلسفەی غەربیدا قسەیەکی یعنی جێی پێکەنین بێ بۆ ئەوان لە ئەوان یعنی هیچ قورسیەتێک نەماوەتەوە بۆ مرۆڤ هەرچی ئەکا خۆی بڕیارەیە لەگەڵ ڕێزما ئەو هاوڕەکەس خوازە ئەو لەگەڵ ئاژەڵا زەواجەکە ئەو سەگێنێتەوە ماڵەوە مافی خۆیەتی بەڵام لە فەلسفەی ئیسلامدا شتیوان نییە تۆ ناتوانی ئەندامێکی خۆت بەخشی بە من کە دوای بەخشینەکە خۆتی پێ بمریت ئەوە جیا وەسیەتکی بڵێ پێش مردنم لە کاتی سەرە مەرگا وەسیەتکی بڵێ کە مردم ئەم ئەندامم بۆ فڵان کەس ئەمە شتێکی دیکەیە بەس تۆ تەمەنە 20 ساڵە دڵی خۆت بەخشی بە برایەکە کە تەمەنی 22 ساڵە 8 ساڵە ناکرێ بڵێ خۆم ئەمرم بە ئەو بژی کەواتە مڵکیەتی ئەندامەکانی خۆت نییە تەنانەت لە فەلسفەی ئیسلامیدا ماڵیش وایە ماڵ تەبذیر نەهی لێکراوە ئیسراف نەهی لێکراوە وهاکەذا دەیان نمونەی دیکە تۆ مافی ئەوە نییە برۆ دوا لێ بکەیت چاو دوا لێ بکەیت وتت دوا لێ بکەیت هەموو ئەندامەکانی خۆت دەستکاری بکەیت خاڵی چوارەم بەڕێزان ئەم نەشتەرگەریانە کۆمەڵی مضاعفاتی خەتەریان هەیە خۆشتان ئەزانن نەشتەرگەری جوانکاریەکان لەسەر ئاستی عالەم هیچێک لەو نەشتەرگەرانەی کە مضاعفاتیان زۆرە من ئێستا عەرزم کردن کەسێکە سەرەتا کێشەیەکی نەفسی هەیە یا صحی هەیە ئەم کێشەیە لەمدا گەشتۆتە ئاستێک لە سەدا 60 70 80 50 ژیانی ناتەبیعیە تۆ نەشتەرگەرێکی بۆ ئەوکەی تەبیعیە لە سایە 20 تووشی زیان بێت چونکە لە سایە 80کەی لە کۆڵ ئەبێتەوە کەواتە لە سایە 80 زیان لەناو ئەبین تەحمل لە سایە 20 زیان ئەکەین بەڵام ئەم جۆرە کەسانە کێشەی نییە کە کێشەی نییە چۆن تەحملی زیانێ ئەکات لەبەر خاتری لابردنی شتێک کە ئەم شتە لە خودی خۆیان زیان نییە وفي قواعد شرعية يسألونك عن الخمر والميسر قل فيهما إثم كبير ومنافع للناس وإثمهما أكبر من نفعهما أما قاعدة شي قرنق لأصول فقه ومقاصدها هرشتك بلغي لسر ويا لسرين بيت تو برسياكا سود زيانكاني چونا اگر سودی زور زیاتر بوو لە زیانەکانی ئەڵێن بیکە ئەگەر زیانەکانی زۆر زیاتر بوو ئەڵێن مەیکە ئیجراءاتی طبی بە تایبەت عملیاتی جوانکاری یعنی سەوە نمونی باسم کە 12 عملیاتی جوانکاری ئەکەیت ئێمە مضاعفاتی زۆرە بۆ چ شتێک ئەکەیت بۆ لابردنی شتێک کە لە خۆیان گرفت نییە بۆ گۆڕینی شتێک کە پێویستی بە گۆڕانکاری نییە کەواتە شەرعەن بەپێی یاسای مەسلحە و مەفسەدە ئەمە ڕێگە پێدراو نییە. پێشەوەی باسی ضابطەکان بکەین بەڕێزان پێتان سیر نەبێت کە ئەوەی من پرسیارم کرد لەو پزیشکە بەڕێزانی کە لەم بوارەیە ئیژەکەم بە ملتەزیم و ناملتەزیمەوە ئەو نەش لە گۆگڵا خۆتان ئەتوانن چن سێرچکەن
مشتری پزیشکەکانی جوانکاری کامانن ئێمە وتمان دوو جۆر نەشتەرگەری هەیە ئەوانەی ڕێگە پێدراوە ئەوانەی ڕێگە پێ نەدراوە ئەوەی ڕێگە پێدراوە ئەلیف با جیم دال ها ئەمەی ڕێگە پێ نەدراوە 1 2 3 4 إلى آخره ئەو مشتریانی کە دێنن بۆ لای تۆ وەکو پزیشکێکی جوانکاری بەشی زۆریان کامانن لە جۆری دووهەمە بەشی زۆریان ئەگەر لە ڕۆژێکە 4 عەمەلیاتی لوت بکەیت دانەیەکیانە کە بە حادثەی سیارەت تووشی شکانێک بووە یا دانەیەکیانە نەک لە ڕۆژێکە لە مانجێکا دانەیەکە لەوانەی کە زۆر ناتەبیعیە ئەوی دیکەی ئاساییە و ئەو شتانەش کە بە تایبەتی بە خوشکانەکرێت پزیشکەکان خۆیان ئەڵێن زۆربەی هەرە زۆری کە تەلامان بە پێی تەوسیفی طبی و عورفی عیبدار نییە ئەم کەسە واضحە یعنی تۆ بەچی ئاڵی ئەم شتە باشە یا خراپە هەرزانە یا گرانە کۆمەڵە پێوەەر هەیە بە پێی پێوەرەکانی طبی و پێوەرەکانی واقع و عورف ئەم کەسە ئەم ئەندامەی گرفتی نییە بەڵام ئەو دێڵێ بم ئاوا لێ بکە بۆیە بەڕێزان وەکو جانبی داهاتەکە ینی پێتان سیر نەبێت کە لە وڵاتی ئێمە لەگەڵ ڕێزمان بۆ ئێوە خەڵکێکی زۆر خۆی ئەو کتێبە کۆلۆژی طب لەبەر مستەقبەلەکەیەتی وانە لە مستەقبەلی باشترە مستەقبەلیش لە لای ئێمە بە پێوەری دنیا نەگە پێوەری دین بریتێ لە ڕاوە دینار ئەو پارەی کە لەم ڕێگەوە پێی ئەەکەیت ئەگەر نەشتەرگەریەکان لە جۆری دووهەم بۆ حەڵاڵ نییە طبیب هەرگیز نابێ عەقڵی خۆی تەسلیمی نەخۆش بکات کامیان دروستە نەخۆش گوێرە طبیب بگریان طبیب گوێرە نەخۆش بگرێ لە بڕیاردانە نەک گوێی لێ بگرێ بڵێ چی تۆ مشکلەکەت چییە لە بڕیاردانە کیان بڕیارەیە طبیب بڕیارەیە ئەم عەمەلیاتە پێویستە یا پێویست نییە کەسێ دێ بۆ لای تۆ ئەڵێ دەستکاری چاوم بکە لوتم چەناگەم سنگم فلان فیسار بە پێی پێوەری طبیەکە هەم جانبی جەسەدی هەم دەرونی پێویستی بوو بۆی بکە بە پێی پێوەری واقعی عورفی کەم کەسە عیبدار بوو بۆی بکە بەڵام وانە بوو ناکرێ بۆی بکەی بەڕێزان ناکرێ بڵێ خۆی داوای ئەکا ناکرێ بڵێ ئەگەر من ئەوە نەکەم ئەبێ دوکانە ئەبێ عیادەکەم دابخەم چکە ئیشی جەنابەت پێش هەموو شتێ ئیشێکی ئینسانیە پارەپەیاکردن نییە طب لە ئەساسدا بۆ خزمەتی مرۆڤە نەک دوکانێک بێ بۆ پارەپەیاکردن کەواتە ئەگەر زانیت ئەم حاڵەتەی ئەم زەڕوور نییە ناوێ وی بکەیت زۆر بە کورتی بەڕێزان وەکو پێشتر ئاماژەم پێدا هەر شتێک کە لە دنیادا تۆ دەیکەیت یا پێ ئەوتێ ضەڕوریات یا حاجیات یا تەحسینیات ضەڕوریات ئەوەیە کە زۆر پێویستە ئەگەر نەبێ گرفتێکی گەورە بۆ جانبی دینداری یا بۆ ژیانە دروست دەبێ بۆ هەر کامێکیان بێ بۆ هەردووکیان یا بۆ هەر کامێکیان بێ شتێک کە ضەڕورە ڕێگەی پێئین بە نمونە ڕیبا لە ئاینی پیرۆزی ئیسلامە حەڵاڵە یان حرامە حرامە کەسێک لە وڵاتێکی ئەوروپی یا تەنانەت لە وڵاتێکی ئیسلامیایە گورچیلەیەکی هەیە ئەوەی دیکەیانی دەرهێنراوە ئەم گورچیلەیەشی تووشی خەلەلێکی گەورە بۆ لە ڕووی طبیەوە پێویستی بە زەرعی گورچیلەیە یا بە نەشتەرگەریەکی گەورەیە ئەم نەشتەرگەریە پارەی ئەوێت ئەگەر نەشتەرگەریەکە بکا پارەی پێویستە ئەگەر نەیکا لە ڕووی طبیەوە ژیانی لە مەترسیایە ئەم کەسە خۆی پارەی نییە ئەبێ ڕوو بکاتە کوێ کۆمەڵی خەڵکی خێرەومەند یا بە قەرز یا فی سەبیل الله هاوکاری بکەن هەر کەس نەیکرد لە کۆتاییە ناڵین با بمری ڕیبا وەرمەگرە ئەڵێن ڕیبا وەربگرێ بۆ ئەوەی کە نەمریت کەواتە هەر شتێک چووە خانەی ضەڕورەتەوە دروستە ئێمە کۆمەڵی ئاسانکاری وە بکەین و ڕێگە بە دەستکاریکردنی یاساکان بدەین یاساکان دەستکاری ئەکەین بۆی نوێژینی وەڕۆ 4 ڕەکعەتە بەڵام کاتێک کە تۆ مسافری ڕەنگە ضەڕوریش نەبی بکەی بەدوان بەڵام حاجە هەیە پێویست هەیە لەبەر ئەوەی پێویستە بۆی تووشی مەشەقەت نەبی ئاسانکاریت بۆ بکرێت کەواتە ضەڕوریات و حاجیات ضەڕوریات پێناسەکەی ئەوە بۆ حاجیات ئەوەیە کە خەلەڵێکی گەورە دروست ناوێ بۆ ژیانت بەڵام بەڕاستی پێتەوە دیارە ئێستا هەر باسی واقعکەین جانبە دینیەکە لێگەڕێ لەوانەیە لە ژیانی ئیمڕۆماندا ئۆتۆمبیل بۆ هەندێک کەس ببێتە پێویستی وانە لە تەحسینیات تێپەڕیوە لەوانەیە خەتی ئینتەرنێت کارەبا بۆ هەندێک کەس پێویستی بێت بۆیە هەر کاتێک ئیجراءێکی طبی بەنسبەت کەسێکی دیاریکراوە پێویست بوو تۆکو طبیب زانیت پێویستی پێیەتی لە ڕووی دووبارە یەکەمەوە جەسەدی یا دەرونی یا لەبەر دۆخی کۆمەڵگا بۆی بکە بەڵام تەحسینیات بریتێ لە جوانکاری یعنی شتەکە ضەڕور نییە حاجەشی تیان نییە بەڵام کەسەکە خۆی ئەوێت وا بکات لەم حاڵەتەیە تۆکو بەزیشک نابێ گوێی لێ بگریت ئەگە ئەم دەرگایە بکەیتەوە بە هەزاران کەسێتە لات هیچ مشکلەیەکی نییە هیچ مشکلەیەکی نییە دکتۆر هەیە کەتەلۆکی لایە ڕسمی لایە
عملیاتەکەت بۆ کەم ئاوا بێ دەست خەلە سەری. یعنی وەکو کاکتۆر خاڵید ڕەنگە باسی کردبێ لە ئەوروپا ئیژەشۆتە ئەوەی کە تۆ ئەتەوێ مناڵت بێت ئامادە نیت لە ڕەحمی خۆتا بێ بۆی لە شولارت تێک نەچێ ئەڕۆیت ڕەحمی ئافەتێکی دیکە بەکرێگری جاری وایە بەمەشەوە ناوەسێتەوە ئەڕوا بەمەنی پیاوەکەی رازی نییە چۆ پیاوەکە جوان نییە ئەڕوا لە کەسێکی دیکە مەنی وەرەگرێکە سەر و شکڵ و چاوی ئەوی بەدڵ بێت. بۆیە فەلسەفەی ئێمە جیاوازە لەگەڵ فەلسەفەی ڕۆژئاوا لەوێ حەزی خۆت ئارەزوی خۆت هەموو شتێکە اتخذوا إلههم وانيا هواهم وانيا هذا كافر شيء أفرأيت الذي اتخذ إلهه هواه بولاي أوان هواي خويان حزي خويان أرزي خويان شيا أو أكن خالي كمدوهم إما بي قواعد شرعية كانت وانين بلين إشكالي تانية خالي سهم بوهندي حالات أكثر رقيب في برزان بوي زورجار مسألة فتوى ناكري على الهواء بدري يعني أو فتواي كجنابة بو فلان كسي أدي مرجنية شمولي منيش بكات جاران إما أماود مثلا عقار أم سلفي عقار كأدراء سلفي عقار أماود حرام الربايتها وانيا إيه كسك هيج تيكي نية هيج تيك ريخاني بينادري هيج دخليكي مالي نية خير مندان حفتها هشتا متر زويان بوكريو رنگ 100 ساڵی کەش لە گەڕەی بە پێی ئەم دۆخێکی ئێستەتیاتی بۆی دروست ناکرێت کەواتە ئاساییە ئەمڕوا وەریگرێ هەرچەند شوبهەیشی تیابێ بەڵام جەنابەت ئاسایی نییە کە پارەی خۆتت هەیە ئەتوانێت پارەی خۆت خانووەکە دروستکەی یا خانووەکە تەواو کردووە بۆ دیکۆر و بۆ کاشی پێویستە بە عقارە بۆی ئەگە تەحسینیاتیش بێت تەحسینیات هەندێک دۆخ جیاواز لەگەڵ هەندێکی دیکە یعنی ئەگەر نمونەی یەکەم جار بێنمەوە ئافەتێک لەگەڵ ڕێزما ئێستا کەچ نییە گرفتێکی بۆ دروست بووە ڕاستە ئێمە وتمان ئەگەر لە ڕێی ناشەرعی وای لێ هات بێ دروست نییە بۆی دابنرێتەوە بەس بۆ ئەم حاڵەت دیاری کراوە ئەزانی ضرورە ئەزانی دانانەوەی گرفتێکی گەورە حەلەکە ئێرەم حاڵەتەیە تۆ دەڵێیت نەک هەر دروست نییە بەڵکو خێریش ئەەکەی ئەم عایلەیە لەم گرفتە گەورە ڕزگارکەی کە ڕەنگە بە کەشفبوونی ئەم حاڵەتە ڕوبەڕوویان بێتەوە بۆیە تەحسینیاتە هەندێک حاڵەت هەیە یەک دووسێ ئیستیسناءەن ئەکرێ ڕێگەی پێ بدرێت بەڵام ئەوە بەڕاستی پێویستی بە ئیستیشاری تەبیب و کەسێکی شەرعزان هەیە بۆیە تەبیبەکە ئەوەی کە ئیستیشاری پێویست نییە حاڵەتی یەکەم و دووهەم حاڵەتی ضروریات و حاجیات تەبیبەکە ئەتوانێت خۆی بڕیار بە بەڵام تەحسینیاتە ناتوانێت بڕیار بە ئیستیشارە بە خەڵکی شەرعزان بکات کۆتاتەوەرە بەڕێزان بریتە لە هەندێک ضوابط هەندێک قەواعید و ضوابط کە ئەبێ ڕەچاو بکرێت لە کاتی هەر ڕێکارێکی طبیە یەکەمیان ئەو نەشتەرگەریە یا ئەو ئیجراءە طبیە نەچێتە خانەی ئەو کارانەی کە شەریعەت بەگشتی نەهی لێکردوون چۆن لە بەڵهەکان ناوتمان قەواعید هەیە و بەڵگەی تایبەت هەیە الضرر يزال قاعدەی کولی بوو حەدیثەکەی عەرفەجە نمونەیەکی جزئیە لێرەشدا کۆمەڵی قەواعیدی کولی هەیە مەسئلەی لێکچواندن حرامە لە شەرعا هەر کەسێک نەشتەرگەری بۆ کرا ئەگەر نیەتی لێچواندنی هێنا ئەو نەشتەرگەریە دروست نییە کەسێک کۆڵەکەی و تیشکاوە بۆی ڕاز ئەکەیتەوە ئەڵێ ئەسلی عەمەلیاتەکە دروستە وایە چکە لە ڕووی سەحیەوە گرفتی هەیە بەڵام ئەڵێت خوا کاکتۆر کە هەر بۆ شمەکەی ڕسمێکیشی هێناوە باوکو ئەو پورزایان بێ ئەویش کردوێتیە تاران ئەویش وای کردووە ڕسمێکە بۆ هێنە باوکو ئەم یادی چیە بێ ئەم بەشەی دووهەمیان دروست نییە بەشی یەکەم تەواوە بۆ ڕاز دەکەینەوە ناشرینە بۆ ناشرینەکەی ناهێڵین دروستە بەس کە چووە مەسئلەی لێکچواندن لە نێوان نێرومێ مسلمان و غیرە مسلمان شخصێک و شخصێکیکە دروست نییە دووهەم بەڵگەی تایبەتی لەسەر نەبێت بەڵگەی تایبەت مەسئلەی خاڵکوتان مەسئلەی تاتۆ نازام گواستنەوەی شوێنی برۆ ئەمانە بەڵگەی تایبەتی لەسەرە کەواتە ئیتر پێویستانم قاعدە کولیانە نییە بەڵگە تایبەتەکان ئەمانە حرامەکات سێهەم مضاعفاتی ئەم عەمەلیاتە ئەوەندە نەبێت کە لە کۆتاییە بڵێن جا چیمان کرد کورد دەڵێت چوو بۆچی وانیا چوو بۆ ئەوەشی دانا تۆ هاتووی ئەم زیانە لە کۆ خۆکەیتەوە بەڵام کۆمەڵی مضاعفات بە دوای خۆیان دێنێت کە زیانەکەی زیاترە لە سوودەکەی بۆ لە ڕووی طبیەوە ئەمە ناکرێ بکرێت بەڕێزان دووبارەیەکەوە لە وڵاتی ئێمە پێتان سیر نەبێ ئێمە دەیان نمونەمان بیستووە نمونەی حەی زیندوو لەگەڵ ڕێزما بۆ ئێوەی خۆشەویست ئێوە حتمەن ملتەزیمن و متەدەین و حەستان بەوەیە کارەکانتان بە پێی قەواعیدی شەرعی بۆی هاتوون بۆیە بەڵام دەیان حاڵەت هەیە لە وڵاتی ئێمە پزیشکەکان جانبە ئینسانی و ئەخلاقی و دینیەکانیان
ولا ناوە تەنها بەسی داهاتی خۆیەتی خۆتان بچتانە جاریەوە بە نەشتەرگەری کراوە کە پێویست نەبووە بۆیە تۆ ئەزانی ئەم نەشتەرگەریە زیانی هەیە یا زیانەکەی زۆرە دەستکاریکردنی ئەم کەسە ئەوە ناهێنێت تووشی ئەو مەترسی بکەیتەوە نایە بۆی بکەیت بەڵگەی یاخود با بڵێن ضابطی چوارەم ڕەچاوکردنی ئەو قەواعیدانەی کە لە مەسەلەی عەورەتی نێرومەیە هەیە کە ئەمە لە وڵاتی ئێمە تقریبا ئێستا هەر شبه منعەدیمە چۆ بۆ ئێران کە بەڕاستی ئەو جمهوری ئیسلامی جمهوریکی ئیسلامیش نەکە ئێمە بمانەوێت بەڵام هەر بەناو بە شەکل پێویست بە دەرزیەک بێت ئافرەت نایدارێتەوە تۆش بۆ نییە لە ئافرەتی بدەیت دەرزیەک لێرە هەر لە کۆڵانەکانە مەعاڵتبیەکان سەریان بۆ گیراوە یعنی ئەم قسە زۆر جێگەی عەیبە ئەسەفە بەڕێزان ئافرەت بچێ لەگەڵ ڕێزمە هیچی وای لەبەرانە نەبێت لای مەعاڵتبیەکی پیا و دەرزێک لە خۆی بدە لە کاتێکا چوار کۆڕان ئەولاتر مەعاڵتبی ئافرەتی لێیە لە خەستەخانەکانە ئافرەت هەیە ئافرەتێک دێت دەیان عملیاتی جوانکاری ئەکات یەک دوانسیان ئەو قزمە خۆم ئەوە لای فڵان دکتۆر عەورەتی خۆی بۆ کەشف ئەکات بۆ عملیاتێک کە پێویست نییە دیارە مەسئلەی دەرخستنی عەورەتی نێر بۆ مێ بۆ نێر دروست نییە بەڵام بۆ زەڕورەت و حاجەت دروستە تۆ ئەم حاڵەتەی تۆ کە ئەیکەیت ئیشێکی جوانکاری کە ئەڵەم لە سەیە ڕەنگە هەفتە هەشتا ئیشی پزیشکەکانی ئێمە لە بواری جوانکاریە ئەو عملیاتانە بێکەوە دروست نییە لەگەڵ ئەوەشا کە دروست نییە تۆ ئەچی وایە دکتۆرێکی پیاو یا پیاوی ئەچی وایە دکتۆرێکی ئافرەت خاڵی کۆتایی لە پێوەرە شەرعیەکان ڕەچاوکردنی پێناسەی فطری شەرعی عرفی صحیح بۆ جوانی یعنی کە تۆ ئەم ئافرەتەیە تەلای تۆ ئەڵێت عملیاتی فڵان شوێنم بۆ بکە فڵان شوێنم بەرزکەرەوە فڵان شوێن وا لێ بکە فڵان ئەوە وا لێ بکە ئەم شتەی کە ئەم تێدایەتی لە ڕووی شەرعی و طبی و عرفیەوە بە حاڵەتێکی نامۆسی دەکرێنە و ئەو حاڵەتەی کە ئەو داوای ئەکا لە ڕووی طبی و شەرعی و عرفیەوە حاڵەتێکی تەندروستیانە ئێستا لە ئەوروپا خەڵکەیە خۆی شبهێنە بەسەگەوە بیرروتانە خەڵکەیە بە چەند عملیات خۆی ئەکا بە شەیطان بەحسا وانە یا چۆن ئێستا لە ناو گەنجەکانە کوڕ و کچ کابە لە پێیەکە هەموو جانی پینەیە زمانی ئەمە گەر فەقیری ژووریان ڕۆمان ناهێشتە لە پێکەن کە پینی بیەوە ئێستا پینەکە مۆدێلە باشە وا هات و ڕۆژگارێک هات شتی سێر و سەمەرە بوو بۆ مۆدێل پێت سیر نەبێت یعنی تۆ پانتۆڵێک کابوونە لە پێیەکەی دە جار درێنراوە پینەی پێوەیە لەبەر ئەوەی خەڵک لای جوانە لای تۆش جوانە ئەگەر ڕۆژگارێک هات دەیان ئیجرائی دیکە بوو بە مۆدێل چۆن نەبێت تۆ تەسلیمی ئەم واقعە بیت شتیوا چۆن نەبێت بەڕێزان بۆی پەیوەندی شەرعی و فطری و عرفی بۆ جوانی چییە تۆ بێ ئەمە قبوڵ کەیت ئافرەتێک ئەوێ لێوی ئاوا لێ بکەی ئەمە کەی جوانیە کەی پێی پەیوەندی واقعی و شەرعی و عرفی ئەمە پێوترێ جوانی ڕسمێکیان بڵاو بۆ ئەوەندە ساڵێکەوە تا ئەزمەی لوتی ئاونە لێکرد ئەمە کەی لە پێوەرە علمی و مەنتیقەکانە بەمە ئەوترێ جوان بۆی تۆ پەیوەندی خۆت هەیە بۆ جوانی نەک عەقڵی خۆت تەسلیمی ئەوکەی دوای ئەوە قاعدە پزیشکیەکان بەڕێزان پزیشکی پسپۆر و شارەزا ئەنجامیبات پسپۆر و شارەزا لە وڵاتی ئێمە ڕەنگە مەقتەعی یەکەم کاڵە پسپۆر ڕەنگە ئەوە تا ڕادەیەک بڵێ اختصاصی خۆیەتی بەڵام شارەزا نییە شارەزایی زۆر گرنگە بەڕێزان وەکو چۆن ئێمە لە کولیە بە تەڵەبەکانی خۆمان ئەڵێین دراساتی ئەکادیمی کلیلێکە یا بە تۆ دراکە بکەیتەوە بەس کلیلەکە دەیاتێ ئەوەکەی ئیشی خۆتە بە 5-6 ساڵ خوێندن نابێتە پزیشکێکی شارەزا بەڕێزان زۆر جار ئەمە لە وڵاتی خۆمان خەڵک دەڵێ مەعاون طبی هەیە بەقەدە پزیشک شارەزایە بۆ لەبەرەوەی ئەم کاکی پزیشکە دراساتی نوێ ناخوێنێتەوە خۆی ماندوو ناکات ئیشەکەی وەکو وتم وەکو کەسابەت سەیر دەکات کەسابەتەکەی هەر بەردەوامە لە کاتێکا خۆتان نەزانن جانبی طبی وەکو هیچ تەخەسوسێکی نییە ڕۆژانە دراساتی نوێ هەیە ڕۆژانە تۆ هەر بەوەی کە فڵان بەشت تەواو کردووە ناویتە پسپۆر بۆردەکە لە فڵان شتایە بەوە نابیتە پسپۆر پسپۆری تەنها شەهادەیەک نییە لەما هەڵی واسی ئێمە لە بواری خۆمانە ڕەنگە خەڵک هەبێ پرۆفیسۆرە لە عەلومی شەرعیە بەڵام بەتوانە نییە شارەزا نییە لای ئێوەش وایە پێدانی شەهادەیەک کافی نییە بەڕێزان ئەم پزیشکا بێ بینی خۆی خواوەکو پێوەسان بڵاویستەی فەرمووی ئیستەفتی قەلبەکە بزانی کە تۆ لەو بوارەیە شارەزای لە شەهادەکەت گەڕێ لەو بوارەیە شارەزایت ئەو جارەگە بەخۆ بێ ئەم کارە بکەیت خاڵی دووهەم هەموو دەرهاوی شتەکان بۆ نەخۆشەکە ڕوون بکاتەوە ئەزانن لە وڵاتی ئێمە جاری وا هەیە هەنێ دکتۆر کە دەوری قەرەباڵغە 4 کەنە ژوورەوە
لەکوێ دنیا شتی وهەیە بەڕێزان لەکوێ دنیا شتی وهەیە چوار نەخۆش بێت پێکەوە بکەیتە ژوورای دوکەر لەکوێ دنیا شتی وهەیە ئیکۆیەکی دڵ بە 30 سانیە بکرێت بە 30 سانیە من لەم ڕۆژانە نەخۆشەکە چوون بە 30 سانیە دکتۆرەکە ئیکۆی بکرد بەخوا 30 سانیە لەکوێ دنیا هەیە سۆنەر بە 2 دقیقە بکرێت لەکوێ دنیا هەیە چوار پرسیار لە نەخۆشەکە نەکەیت تۆ 200,000 30,000 لێ وەرەگری بەس بۆ بینینەکە معقولە بە 2 دقیقە بەڕێکیت لەبەرەوە بێ هەموو شتەکانی بۆ ڕوون کەیتەوە ئەم داواکاری تۆ ئاوایە وا بیکەی ئاوا هەیە ئەمە بکەی وایە لێرە بیکەی ئاوایە لە فلان شوێن بیکەی وایە فلان پزیشک لە من بەتواناترە وەکو عەرزم کردی بێ مهنەکە وەکو کەسابەت سەیر نەکەیت جانبێکی ئەخلاقیە پێش هەموو شتێک خاڵی سێهەم ڕەزامەندی خۆی هەبێت خۆی نەخۆشەکە ئەو ڕەزامەندی ئەو ئیمزایان یەکە ئێستا بەتە ڕۆتین ئەبێ ئەم شتانی بۆ ڕوون کەیتەوە علم چیت پێ ئەڵێ ئەوەی لا شیرین کەیت نەک مەسلحەتی تۆ داوای چی ئەکا ئەوەی لا شیرین کەیت علم چیت پێ ئەڵێ دین چیت پێ ئەڵێ ئەخلاقی خۆت چیت پێ ئەڵێ ئەوەی لا شیرین کەی دوای ئەوە بڕیار بە وەی لا ئێستا جەناب پرسیارێکی شتێکی شەرعی لە منەکەی لەوانەیە بڵێم حەڵاڵە بڵێم حرامە نەخۆشی فەقیری جاتۆتە لای تۆ تۆڵێ وەڵا زۆر زەرورە نەیکەی حاڵ لەمەوە حکایەت لەوێ ئەیکات بۆیە ئەبێ دین ئەخلاق ئینسانیەت چیت پێ ئەڵێ ئەوەی لا شیرین کەی نەک بەرژەوەندی خۆت چییە خاڵی چوارەم لە ضوابطە پزیشکەکان بەڕێزان ئەبێت ڕەچاوی ئەخلاقیاتی پزیشکی بکرێت کە ئەمە چەند جار دووبارەم کردەوە بە درێژایی مێژوو بەڕێزان حەکیمەکان پزیشکەکان خەڵەوەکو مەحرەم سەیری کردوون ئێستاش لە کوردەواری خۆمانە بەبێ شەریعەتیش خەڵک ئەڵێت دکتۆر چییە مەحرەمە وانیا یعنی تۆ خەڵک دێت گیانی خۆی ئەخاتە بەردەستی تۆ گیان چی لە گیان شیرینترە ئێستا من هیچ عیبێکم نییە چۆن دکتۆرێک بڵێ بەیانی عەمەلیاتێکی گەورە بکەیت کە متمانەم پێی هەبوو زانیم ڕازەکە تەسلیمێ بم خەڵی گیانی خۆی ئەخاتە بەردەستی تۆ بۆیە بێ ئەخلاقیاتی مهنەکەت ڕەچاو بکەیت بەداخەوە یعنی ئێستا هەمومان لە زانکۆکە تەواو بین سوێندێکی جەماعیمان پێ خوێن وانیا لا ئێمە لە بەغا بۆ هەموو کۆلێجەکان بوونەک بۆ تەب نازانم لە کوردستانە بۆ هەموو کۆلێجەکانەوە هەیە بەس ئەو سوێندەی کە ئێوەی خۆن وەکو سوێندی مەسئولەکانی خۆمان وایە ئەزانن زۆر جار ئەو سوێندێکی ئەوەی خۆن لە ژیانی خۆتانە ڕەچاوی ناکەن بەڕێزان ئەو سوێندی کە ئەو ڕۆژە ئەی خۆیت کە شەهادەکەت پێ ئەدرێ وەک ئەوە وایە منی نەخۆش کە هات مەلای تۆ قورئانێکم پێ بێت تامە قورئانی هەر ناوێت کە تۆ سوێن بە ئەڵڵا خۆی بەڵام میتر لە کۆمەلگای ئەمە ئەوە قودسیەتەکە لەوەیە بەڵام دەست خەسەری ئەم وشانە دوای من بڵێرەوە تۆ ناکرێت سوێندەکەت خواردووە ڕۆژانە ئەوەی کە باکت نەبێ دین و قیامەت و سوێندەکەتە خاڵی کۆتایی تەمەن و ڕەگەزی مرۆڤەکە ڕەچاو بکرێت هەندێ عەمەلیات هەیە بۆ ئافرەت ضرورە چونکە جوانکاری لەوا گرنگترە بەڵام بۆ پیاو ضرور نییە کوڕێکی گەنجاتر دەلات شەرت نییە بۆی بکەیت بۆ ئەو ضرور نییە ئافرەت بۆیە ضرور بەڵام بۆ ئەو ضرور نییە تەمەنەکەی وەکو وتم کچێکە تەمەنی 20 ساڵە پێویستی بە زەواجە بۆ ئەو ضرورە بەڵام نەفسی ئیجرای عەمەلیات بۆ ئافرەتێکی 60 ساڵان سێ زەواجی کردووە ضرور نییە کەواتە بەڕێزان ئەم حاڵەتانە دانە دانە بڕیاری تیا بدەیت دانە دانە یعنی چی قەتعیەکە هەڵواسیوە ئەمە ئەوە ئەکەین کارە ساتە جاری وایە لە کەناڵە ئیسلامیەکانی خۆمانەوە لە شریتەکەی خوێنیتەوە پزیشکی فەقە تەخصوصی هاتووە ئەوە ئەکا هەر ئەوەی کە نووسیوەتی عیبە هەر عیبە هەر نووسینەکە عیبە یعنی چی کوێ گەورە ئەکا و کێ بچوو بکاتەوە یعنی ئەکرێ ئەمە لە خەستەخانەیەکی ئیسلامی بکرێت ئەکرێ کەناڵێکی ئیسلامی دعایە بۆ ئەوە بکات شتی وا بێ بۆیە بێ ئەم حاڵەتانە کەیس بڕیاری تیا بدەیت دانە دانە بۆ ئەم نەخۆشە ضرورە بۆی ئەەکەیت بۆ ڕەگەزەکەی بۆ تەمەنەکەی بۆ ژیانی ئەم تۆ جارە نەوپرسیوە زەواجت کردویاننا ناپرسی تەمەنی چەندەیە هاتووە لوتم والێ بکە بڵێ ئەوێ وەرەوە ڕۆژی سەرەکەی بەدانی بزانە چ ضرورەتێک هەیە ئەم ئەو کارە بکات لە کۆتاییە کۆمەڵ لە پرسیار هەیە بەڕێزان ئەخیر خاڵ مەفروضە هەمومان لە مێشی خۆمانە هەبێت یەکەم ئەو گرفتی کە ئەم نەخۆشە هەیەی بەبێ نەشتەرگەری چارەسەر ئەکرێیاننا جاری وای پێویستی بە نەشتەرگەری نییە پێویست ناکە بۆی بکەیت بە تایبەت ئەمە ڕەنگە بۆ غێری جوانکاریەکان زیاتر بێ ئەم حاڵەتە هەندێک حاڵەت هەیە گرفتی طبی هەیە بەبێ نەشتەرگەری چارەسەر دەکرێت هەندێک جار نەشتەرگەریەکە لەو تەمەنی ئەوە سوودی نییە بۆ حاڵەتی ئەو سوودی نییە ئەگەر زانیت پێش نەشتەرگەری هەر ڕێکارێکی دیکە هەیە ئەم حاڵەتی ئەم چارەسەر بکار نایە پەنابەری بۆ نەشتەرگەری ئەو بێ کۆتا خاڵێت دووهەم داواکاری نەخۆشەکە لەگەڵ بنەماکانی شەرع و طب ئاگونجیان نا ئێستا باسمان کرد بنەماکانی شەرعی و طبی کە ئەبێ ڕەچاو بکرێ داواکاریەکەی ئەو ئاگونجیان نا ناگونجە نایەوەی بکەیت من لە پزیشکی ملتەزیمم بیستۆ ملتەزیم ئەڵێ کاک دکتۆر ئەو خۆی کەسەکە کە دێ دیندارە خۆی بە حەڵاڵ ئێزانە من عەلاقەم چییە
کاکە ئیشەکەی تۆ حرامە تۆ پارەی خۆت بۆ حرامەکەی بڵێ من نایکەم زۆر طبیعیە بڵێ منم ئیشە ناکەم بۆیە هەر پرسیارێکی طبی هەر ئیجرائێکی طبی کە ئیکەی بزانین لەگەڵ قەواعیدی شەرع و طب ئاگونجێت یان نا وەلەگەڵ عەقڵ و سروشتا هی تەندروست ئەگونجێ یان نا زۆر داواکاری هەیە لەگەڵ عەقڵی تەندروستە ناگونجێت کۆتا خاڵ ئایا نەشتەوێرەکە بێتە هۆی لابردنی گرفتی ئەم نەخۆشە ئەم خاڵە زۆر ئەساسیە دەیان پزیشکی جوانکاری هەیە دەڵێت ئەو کەسانی کە دێ ئەڵوتەمەکو ئەوە بۆ لێ بکە هەر لە ڕووی علمیەوە شتیوا مەحاڵە بەڵام نەزانم کەڵکەڵەیەک چۆتە مێشکەوە حەزی لێتی پارەکەی لەوەرگرم و بۆ یەکەم کە ئەزانی داواکاریەکەی ئەو بە نەشتەرگەریەکە جێبەجێ ناکرێت زۆر طبیعی ئامۆژگاری بکەیت بە خۆشن ناکرێت بینێرە بە لای پزیشکێکی دەرونی بینێرە بە لای مامۆستایەکی شەرعزان کۆمەڵی ئامۆژگاری ئاینی بکە ناکرێت خۆی داوای چی کرد تۆ بۆی بکەیت ئەو لە کۆتاییە تۆی ئەوێ بڕیار بیت نەک عەقڵی خۆت بیتە دەست ئەو بۆیە بەڕێزان ئەوەی کە من ویستم عەرزانکەم پێم وابێ هەندێک کاتەکەم درێژ کردەوە سەرەتا قەرار بوو 45 قسە بکەم بەڵام بابەتە هەڵدەگرێت زۆر بە کورتی لە کۆتاییە مولەخەسی مەسئلەکە ڕوونکەمەوە بەڕێزان هەر ڕێکارێکی جوانکاری کاتیە هەر کەسێ بۆ هاوسەری خۆی ئیکا دروستە بەڵام بۆ خۆ عەرزکردن لە حەفلە و دەرەوەی ئیکا دروست نییە چون خۆ عەرزکردنەکە هەر خۆی حرامە ئەگەر جوانکاریشی لێگەڵ نەبێت بەبێ جوانکاریش خۆت عەرز کرێ بۆ خەڵکی حرامە دوای ئەوە نەشتەرگەریەکانیش بەشێکی دروستە بەشێکی دروست نییە ئەوانەی کە دروستە زۆر بە کورتی ئەوەیە کە ضرورەتێک یا حاجەتێک هەیە کەم عەمەلیاتە بکەین بۆ چون ئەم مرۆڤە گرفتێکی زگماکی هەیە یاخود لە حادیسەیەکە ئەندامێکی عەیبدار بووە یاخود لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە کۆمەلگادا تووشی عەیبە ئەبێ بەهۆی مانەوەی ئەم ئەندامەی لەسەر ئەم شکڵە یاخود لە ئەسڵا ئەرکی ئەم ئەندامە وانە کە ئێستا وای لێ هاتووە برۆی ڕووتاوەتەوە قژی ڕووتاوەتەوە ئافرەتە بوو بەسەریەوە نەماوە دەموچاوی هەموو بوو بە زیبکە بەهۆی گەنجێتی و هەندێک نەخۆشیەوە پێستەکەی بۆ ئەکڕێنی مەسەن ئەم حاڵەتانە طەبیعیە چکە ئیجاڕیتەوە بۆ دۆخی خۆی بەڵام کە ضەروریات و حاجیات نەبوو کە تەشەوهاتی زگماکی نەبوو کە ناشرین نەبوو لە شەرع و عورف و عەقڵا عەیبی نییە دێ هەر ئەڵێ حەزەکەمە من نەشتەرگەریەم بۆ بکەیت ئەم بەشەیان دروست نییە دوای ئەوە بۆ ئەوانش کە دروستە کە بڕیارماندا بیکەین ئەبێ ضەوابیتە شەرعی و طبیەکان ڕەچاو بکرێ بەڕێزان بەبێ ڕەچاوکردنی ضەوابیتی شەرعی و طبی ناکرێت یعنی شتێکە کەس بیری لێ ناکاتەوە جەنابەت پزیشکێکی تەجمیلی نەخۆشێک دێ بۆ لات ئەم حاڵەتەی ئەم 100% ضەرورەتە بکرێ وانە لە جۆری یەکەمە لەولا تۆ پزیشکێکەیە ئافرەتە نفسی پسپۆڕی تۆیە وەکو تۆ شارەزایە لەوانەیە تۆ بڵی مادام حاڵەتی ئەم لە ضەروریات بوویتە دروستە من بیکەم لە ضەروریاتەکەیە بەڵێ دروستە بەڵام لە ضەوابیتەکانە دروست نییە چون نەخۆشەکە ئافرەتە تۆ پیاویت پزیشکێکی ئافرەتەیە هەمان کاری تۆ ئەکات و ئەگەر بیرکەیتەوە حەڵاڵ و حەرام ئەبێ زۆر بەوردی بڕیاربی بەڕێزان ئەو شتێک کە تۆ گلات گرنگە هەموو تەمەنی خۆتت بۆ تەرخان کردووە چەند ساڵ خوێندوتە و سعید کردووە و شەو نەخۆنیت کردووە لە طب وەرگیری طبەکە تەواو کردەوە دوایی تەعین نەبی عیادە ئەکەیتەوە هەموو ئەمانە بۆ دنیایە بۆ دنیا ناکرێت بیر لە قیامەتی خۆت نەکەیتەوە قیامەتی خۆت بدۆڕێنی لەبەر خاتری ئەوەی مەسلحەتێکی مادیت دەستکەوێت لە کۆتاییە داوای لێبوردنەکەم ئەگەر سەرم ئێشان بێتن کاتەکەی کەماوە بە ڕێسان وصلی الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته. چونکە لەو کاتێ ئەگەر پێویستیاتێک هەبوو بێ تەنها دانی ئاڵتوونی هەبووە بێ زیان بەس ئێستا بێ ئەوەی کە دانەکە ئاڵتوون بێ ئەتوانی دانێکی ئاسایی دروستکەکار لە دانێکی خۆ بچێت. پرسیاری دومیشم ئەوەیە کە چاندنەوەی قژ لەوە ئەشەیە یەکێک بێت لە نیشانەکانی پیری وەکو چرشبوونی پێسیان سپیبوونی موو ئەگەر چاندنەوەی قژ بکرێتەوە وا دیارکە کەسەکە گەنج بێتەوە گەنج بوونەوەش لە ئیسلامە باش شتێک بێ حرامە ئایا ئەو ڕوونکەیتەوە دەستخۆش بسم الله زۆر سپاس دکتۆر گیان بەڕاستی بابەتەکانت زۆر بە جوانی زۆر بە دەقیقی و حکمەکانت بەیان کرد دەستەکانت خۆش بێت
بەڵام ڕاستی لە بابەتی معالەجەیە کە ئەکەوێتە بەشی دوو قسمەوە، قسمی ضروريات و تحسینیاتەکە، یعنی هەستەکەم پێداویستەکەش هەر ضروريات بێت. ضرورياتەکە معلومە کە لە هەر کاتێکدا بکرێت ئاسایی، بەڵام ئەوەی کە تحسینیات، خودی تحسینیاتەکان هەندێک کات هەیە عرف بڕیار ئەدا لەسەر كريديان نكري. مثلا قاعدة ما هي فرمي الثابت بالعرف كالثابت بالنص. أجر تحسينياتك ما هبو عرف ريقة بيدراو بولسري، يعني عرف فبي أو قاعدة كهيتي كيشي نبو. مثلا هربكو برايك فرموي كسيك بيه شطلي سريكاته، أما بشكل تحسينيات ضروريات نيو. لم حالة دا ئایا دەکرێت معالەجە تەحسینیاتەکان دابەزێنرێ یان بەرز بکرێتەوە بۆ ضروريات؟ زۆر سپاس. دکتۆر گیانخوای گەورە زەتا باتەوە دەست و چاو خۆش بێ. من لە کاتی قسەکان تا یەک پرسیارم لا دروست بوو کە یعنی ئەمەی گەنج زۆر بمان جسممان ڕێکە تەواوین بۆکو بڵێ بەس بەڵام زۆرمان ئەچین بۆ یاری ئاسن لە یاری ئاسنە یان دەرمان بەکارێنین یان دەرزی هۆرمۆن بەکارێنین یان پرۆتین بەکارێنین، وتم ئەمە ئەچێتە بابی حرامەوە کە ئێمە ئەمانەوێ ئەزەڵەیەکمان گەورەتر بێ یان شوێنێکی جسممان باشتر بێ. دەست خۆش بێ، زۆر سپاس. بسم الله الصلاة والسلام على رسول الله. کاکتۆر گیان دەست چاو خۆش بێ. ئەخوا من لە ئەستای قسەکان تا پرسیارێکم بۆ دروست بوو، وەک جەنابەت و سەرجەم خوێندکارانش ئاگادارن لە دینی ئێمەیە بۆ زینا سزا هەیە و هەمووانی کە بۆ نمونە خێزاندار بن جۆرە سزایەک هەیە و ئەوانەشی کە سەڵدن سزایەک هەیە. ئایا گەر لای ئێمە کچێک خانمەگیانی بەهۆی کارێکی ناشەرعیەوە پەردەی کچێنەکەی لاچوو بێ، بەڵام لە بەرامبەرە مەترسی لە دەزانی ژیانی لەسەر بێ، ئێمە چی بکەین لەم حاڵەتە لە کاتێکە ئێمە سزامان هەیە بۆ ئەم جۆرە حاڵەتە؟ و هەروەها پرسیارێکی ترم وەک جەنابیش ئاماژە پێدا، مادام لە کۆمەلگای ئێمەی کوڕان زیاتر گرنگی بە جوانی ئەدەین، ئایا ئەمە ئەبێتە وەک بڵێن بیانوی یاخود کارێک بۆی خانمان جوانکاری بە خۆیان بکەن؟ ئای بەس لەبەر ئەوەی کە ئێمە بۆ هەڵبژاردننی خانمێک بۆ پرۆسی زەواج بۆ ژیانی خۆمان جوانیمان بەلاوە گرنگ بێ یان جوانی گرنگترین شت بێ بەلامان یان لە پێشینەتر شت بێ بۆ ئێمە، ئایا ئەمە بیانوە بۆی ئەم خانمانە جوانکاری بکەن؟ دەست و چاو خۆش بێ. ئەخوا برابرزەیەکەم جار فەرمووی دروستکردنی ددانی ئاڵتونی. وڵای ئوستازیان مەسەلەی ددانی ئاڵتونی وەکو عەرزم کردی لە زەمانی پێغەمبەر سەڵەم هەبووە، بەڵام ئەگەر وەکو جانبی با بڵێن مەقاسیدی سیرکەیت، جەناب لەزان پرسیارەکە لەو ڕۆوەکەی کە ئەو زەمانە تەنها مادەیەک کە هەبوو بێت بەکار بێنرێت و هیچ ئاسارێکی جانبی نەبێ، ئاساری خراپی نەبێ، ئاڵتون بووە. ئێستا کە عیلم پێشکەوتەوە دەیان مادەی دیکە ئەتوانێت ئەو کارە بکە، ئایا ئەکرێ بڵێن ئاڵتون حرامە؟ هەمومان ئەزانین مەسەلەن حورمەتی ئاڵتون شتێک نییە لە کەبائیر بێت، بۆیە مادام ئەچێتە جانبێکی طبیەوە عیلاجەوە با بەدیلیشی هەبێ ناتوانانی بڵێ حرامە، با بەدیلیشی هەبێ، بەڵام توانین بڵێ احتیاط وایە کە بەدیلی هەیە ئەوەیان بکات، بەس بڵێ حرامە ناتوانانی بڵێ حرامە. چاندنەوەی قش ئەفەرمی سەرڕوتانەوە کە هیچێک لە ئاسارەکانی پیری ئیتر چۆن دروستە ئینسان خۆی گەنجکاتەوە. من ئەوزانم بە پێی قەواعیدە کولیەکان ئەوانم باس کرد خۆ گەنجکردنەوە، یعنی کەسێک تەمەنی 80 ساڵ و قژ ئەڕێنێتەوە بەڕاستی ضرور نییە. کەواتە کەسێک 20 ساڵ 30 ساڵ 40 ساڵ 45 ساڵ تەنانەت 50 ساڵیشە سەری ڕووتاوەتەوە، تۆ ناتوانانی بڵێ حرامە ئەگەر بیڕوێنیتەوە لەبەرەوەی لە ئاسارەکانی پیریە. بە تایبەت ئەمە هیچێک نییە لە ئاسارەکانی پیری، هەومان ئەزانین سەدان و هەزاران و مەلاین کەس هەیە تەمەنی 80 ساڵیشە سەری نەڕووتاوەتەوە. وێ قژ ڕووتانەوە نازانم خۆشتان موافق بنیان نا شەر نییە لە ئاسارەکانی پیری بێ. ئەو برابەرزەی دووهەم کەس باسی ضروريات و حاجە و تەحسینیات. مەسەلەی تەحسینیات من عەرزم کردن کە نەک هەر تەحسینیات، ضروريات و حاجیاتیش کەیس بۆ کەیس ئەگۆڕێت لە حاڵەتێکی دیاریکراوە. ئیجراءێکە ڕاستە تۆ ئەتوانی پێ بڵێ تەحسینی، بەڵام لە عورفێکی دیاریکراوە بۆ شخصێکی دیاریکراوە بۆ ڕەگەزێکی دیاریکراو لامان گرنگە، کەواتە بۆ ئەو ئەیکەین بۆ عامە تەحسینیە، بەس بۆ ئەم ئەکرێ بێ بە حاجی بەڵێ. بەڵام الثابت بالعرف كالثابت بالنص ئەمە بۆ ڕەهاییە نییە.
مەسئلەی عملیاتی جوانکاری دەستکاریکردنی شکڵی تێدایە ئەم قاعدە زیاتر بۆ مەسائلی معاملاتە بۆ مەسائلی کڕۆنی فرۆشتن و ئیجارە و ئەو شتانەیە بۆیە لە مەسئلەی جوانکاریە بەڕاستی ئەم قاعدەیە بەو ڕەهاییە تەطبیق ناکرێت چونکە ئێستا لە ئەوروپا ئەگە تۆ لێ بژیت و مسڵمان بیت عرفی ئەوێ لە مەسئلەی جوانکاریە چییە؟ هیچ شتێ نەماوەتەوە هەرچیت بوێ لەوێ مخالیفی عرف نییە کەواتە ناکرێ بڵی مادام لە ئاینەکەی منە عرفێکە لەسەر چاوەکان و ڕەچاوی عرف کراوە عرفی ئەم کۆمەڵگای ئێمەش ئێستا ڕێگە بەمە ئەیا منیش یەکەم نە ئەو بۆ مەسائلی معاملاتە یەک دووەم لە کاتێکە خۆتە سوورەکانی شەریعەت تەجاوز نەکات بەڵام بەگشتی بەڵێ ضروریات و حاجات و تەحسینیات جێگۆڕکەیان پێ ئەکرێ لە کەسێکەوە بۆ کەسێک لە دۆخێکەوە بە دۆخێکی دیکە ئەگۆڕێت بەکارهێنانی دەرمان بۆ گەورەکردنی ئەندام ئەمە ناچێتە خانەی جوانکاریەوە تەنانەت ئەو فقەهایانی ئەم سەردەمە کە فەرموویانە مەسەلەی جوانکاری حرامە یا گەورەکردن و بچووکردنەوەی ئەندام حرامە وتیوانە ئەگەر بەڕێ عیلاجێک بوو طەبیعیە یعنی کەسێک عیلاجێکی بەکارهێنا بەهۆی ئەم عیلاجەوە عەزەڵەکانی بەهێز بوو ئەمە ناچێتە خانەی ئەو تەجمیلی کە نەهی لێکراوە مەسەلەی زینا تۆ ئەفەرمی چی بکرێت ئەگەر کچێک ئەو حاڵەتی بەسەر هاتوو لە کاتێکە عقوبەی دیاریکراوی هەیە ئێماڵین بۆیە پەردەی بۆ دابنرێتەوە بۆ ئەوەی کەشف نەبێت ئەگەر دەوڵەتی ئیسلامی بێت و خلافەتی ئیسلامی بێت و بەیینە هەبێت کەسێک خۆی اعترافکە یا چوار شاهید هەبێت کە مەرجەکانی شەهادەیان تیابێ ئیتر دەرەکەوێت کە ئەم کەسە ئەو تاوانی کردووە کە دەرکەوت تازە پێویست ناکە ئێمە بۆی بپۆشین وایە بەس ئێمە چۆن لە هەموو شینەکەم بۆیە گورگ نەیخوا کە گەروخواری تەواو ئێمە ئەمانوێ ئەم ئافرەتە دەرنەکەوێت ئەمەی کردووە چونکە دەرکەوێت تووشی کارەسات دەبێت بۆیە لەبەر خاتی ئەوەی ئەو گرفتە گەورە ڕوونەیە ڕێگەی پێدەین بۆ ئەو حاڵەتە پەنابەرێ بۆ نەشتەرگەری کۆتا پرسیار ئەو برایە فەرمی لەبەر ئێمەی کوڕان گرنگی ئەین بە جوانی لە ڕەگەزی بەرامبەرە ئایا ئەمە بێتە پاسا و بۆ ئەوەی ئەوان هەرچیان حەز لێیە بیکەن یەکەم وەکو عەرزم کردی ئێمەی کوڕان ئەبێ پابەندی شەریعەتەکەی خۆمان بین بۆ بزانین جوانی ڕواڵە دەیچێکە لە جوانیەکان ئەبێ خۆمان جارێ معالەجەی خۆمان بکەین پێم سەڵم جارێکیان مەسواری وشترێکەوە بوو فەضلی کوڕی عەباسی ئامۆزای لە دواوە سەرکەوتە بوو کوڕێکی زۆر کەشخە و جوان بوو کچێکیش پرسیارێک لە پێم سەڵم ئافرەتێک ئەویش هەر جوان بوو کە ئافرەتەکە ئەمی بینی پرسیارەکەی کرد وەڵامەکەی پێم سەڵم بیر چۆوە سەیری ئەویە کرد فەضلیش هەر سەیری ئافرەتەکەی کرد پێم سەڵم ڕاوڕیایەوە ڕووی فەضلی کرد بەو دیوە يعني ئەمی معالەجە ئەمی پاڵ خۆی کرد تۆ جارێ واز بێنە ڕووکەوە دیوە نەزەر مەکە لەبەرەوە ئێمە با خۆمان چاکین يعني بۆ ئێمەوە فێر بکرین کە جوانی لە ئافرەتە هەموو شتێکە لە کاتێکە هەر ئێمە خۆیشمانین ئەو ئافرەتە جوانە دوای ساڵێک جاری وایە 6 مان جاری وایە 6 هەفتە لێی جیابینەوە کاتێ بزانین کە جوانی هەموو شتێک نییە دووهەم لەبەر ئەوەی لای ئێمە جوانی هەموو شتێکە ڕێگا درێ بۆی ئافرەت پەنابەرێ بۆ جوانکاری ڕێگا ئەدرێت لە حاڵەتی ضروریات و حاجیاتە لە حاڵەتێکە کە باسمان کرد ضابطەکانی تیاوێت بەڵام هەر شتێک ئێمە حەزمان لێ کرد ئەو لەبەر خاتی ئێمە بیکە ئەو ڕێگە پێدراو نییە بەڵام کە گواستەوە بوو بە هاوسەری خۆت حەزەکەی ئەم 2 ساعاتە لەم ڕۆژەیە ڕەنگی چای بۆ بگۆڕێ وا لەبەر وا بکە لە ماڵی خۆتە ئەمەیان حڕی بەڵام تۆ نەتهێناوە بێگانەیەوە لەبەر ئەوەی تۆ حەزت لەم جۆرە ڕێکارانەیە ئەویش بە کەیفی تۆ خۆی عەرزکە بەڕاستی ئەم ڕێگە پێدراو نییە دەستان خۆش بەڕێزان بورن ئەگەر سەرمێشان بێت خوازیان وتان